بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله وبركاته. أما فيديو دوما لسر ماکوان کەریمەکەم بانخوازی سەر ڕێگەی دۆزەخ لە ڤیدۆیەکەمە پاشەوەی کە دەیەها کوفری حاشا هەڵنەگر و واسحەمدانا کە بەڕاستی هەرێکێ لەو کوفرانە کافیە بۆ تەکفیرکردنی ماکوان کەریم لەسەری، چونکە علەمایان لەسەرەوە کۆکنکەوە هەر کەسێک کوفرێکی واسحی بەدەم یا بە ئەمەل کرد لە ئیسلام دەرەچێت. هەر کەسێک بە ئاەتی الله تعالی بڵێ قسەی خۆڕ و بێمەنا پەناگرین بە الله تعالی کە ماکوان کەریم پێ ئەڵێ و بە ڤیدۆ بە بەڵگەی خۆی دامناوە تاو لە دین دەرەچێت. گرنگ نییە ئەو کەسە هەر کەسێک بێ، هەر مسلمانێک چجا ئەو هەموو کوفرەی تر گاڵتەکردن و بە درۆخستنەوەی کەشتی نوح و بە درۆخستنەوەی ئەو ئاەتێک کە باسی هەموو ئاژەڵێک لە هەموو ئاژەڵێک جووتێک و هەروەها بە خورافە ناوبردنی فەرمودەی صحیح پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەربارەی باڵای ئادەم و زەخەتکردن لە مولحیدێکە زۆری لێکا بێ بڵێ ئەشهد لا اله الا الله واشهد ان ماکوان معاذ الله رسول الله کە وەکو بەس نەقلی کوفرەکەیەکەم زۆر شتی تر کە دامناوە لە ڤیدۆ یەکەمە دامناوە لە یوتیوبەکەمە دامناوە. لە ڤیدۆی دووەمە ئەمەیان خۆی شەڕەکار شەڕی عەقیدەیە شەڕی دینەکەیە، بەڵام مافی خۆشمە تا ڕادەیە بەرگری لە خۆم بکەم، چونکە من تەنها تەکفیرم کردو و بەڵگەکانم داناوە بەبێ ئەوەی سوکایەتی پێ بکەم. تەنها شتێک کە پێم بە ماکوان متبێ وتمە ماکوان پەمەییە، تەمان لە ڕووی دەموچاوە نە، ماکوان لە ڕووی دەموچاوە پەمەیی نییە، بەڵام ئەو دینێک کە ئەو لەسەرێتی دینێکی پەمەییە. ئەو دینەیە کە ئەمریکا ئەیەوێ، دینەکەی عەدنان ئیبراهیمە، دینەکەی عەبدوڕەحمان سدیق و حاجی کاروان و جەهمی و هەرچی مشتێکە تیا کۆ بێتەوە. دینێکە سنووری تیان نییە، واتە سنوور لە دەوری ئیسلام ناهێڵێ ئیلا سنوورێکی بچووک خۆیان دروست دەکەن. ئەویش ئینشاءالله باس دەکەین. ڤیدۆیەک تقریبا 4 ڕۆژ پێش ئێستا 5 ڕۆژ پێش ئێستا لە ماڵی خۆی بۆ ماکوان کەریم کەسێکی سووک بە ناوی بەرزان ڕەمەزان، کتابان بەرزان ڕەمەزان کەسێکە بەڕاستی هەم سووکە، هەم کەسێکی درۆزنە دوو لە ڕوویەوە، و هەم کەسێکی بوختان چییە و هەم کەسێکی مشریکیشە. و ینی هەرچۆن باسی خراپێتی ئەو کابرایە بکەم ینی تەواو، ینی لەوە زیاتر ئەگەر من باسی بکەم بەجددی لە کەسایەتی من داوا بەزێ لەسەر کەسایەتی مەکەوێت، چونکە کەسێکی زۆر سووکە، زۆر ڤیدۆ بەڵگەم لەسەری داناوە ئەم قسانی کە ئەەکەم هەر قسەیەک کە لە دەمی من دەرەچێ بەجددی ئاگادارم چیاڵێم، ئاگادارم ئەمە قسەیەک نییە لە عەتفێکا یا لە شتێکە نەخێر، زۆر بەڵگەم داناوە لەسەر بەرزان ڕەمەزان کەسێکی زۆر سووکە. پاش ئەوەی کە بە فەزلی الله تعالی کۆمەڵی بوختانی بە من کرد و بە کۆمەڵی مسلمانی تر، پاشەوەی بە جۆرێ وەڵامدایەوە کە سیقەی نەما متمانەی نەما بەجددی تەواو سووک بوو ئەو کۆمەڵە مسلمانێکی کە بڕوایان پێکرد لای ئەوانش سیقەیان نەما. ئیتر بەرزان بۆ ئەوەی ئەم ئابڕوچوونەی خۆی داپۆشێ ئاوا پەنابە تەلەفۆنەکە بۆ فڵانە کەس و خۆی هەڵەواسی بە کۆمەڵی کەسی ترەوە، ئەم کۆمەڵە کەسانە ئەێنێتە ناو شەڕەکەوە. ئەها وەختی خۆی لە مەکتەبە ئەگەر بەتەنها بکەوتی نایە زۆر ناخۆش، بەڵام ئەگەر هەمومان بکەوتی نایە بوون لە پۆلەکە ئەتر ئەمان کوڕەقەی نابەخوا مان وەڵا باوکە گیانداکە جان هەمی کەوتو هەر من نیم، ئەها خۆش بوو. ئێستا بەرزان خۆی ئابڕووی چووە، خۆی سووک بووە، خۆی سیقەی نەماوە ئەم کابرایە، ئیتر ئەوێ سیقەی ئەوانی تر نەیاڵێ ئابڕووی ئەوانی تر بەرێ، بۆیە فیتنەیەکە دووزمانیەکە ئەو بەم شێوازە. بەرحاڵ ئەمە ڤیدۆیەکە تەلەفۆنێکە بەرزان ڕەمەزان بۆ ماکوانیەکە. تەبەن ئەم ڤیدۆیە بە سینارۆ کراوە، ئەم پێش ئەوەی تەلەفۆنی بۆ بکە 100% دڵنیاتانەکەمەوە بەرزان و توێتی بە ماکوان کە من تەلەفۆنێکت بۆکەم لەسەر ئەو خاڵانە قسەکەین، ئیتر تۆ وابزانە کە ئاگادار نیت و دوایی بڵاو کراوەتەوە ئینا چ تەلەفۆنەکەیە بەبێ پرسی ماکوان بڵاو بێتەوە. بەتایبەتی من و تۆ برادەرین، من کە تەلەفۆن بۆ تۆکەم و هەنێ قسەیەکەی نهێنیە، ئەگەر من لە پێشا پێت نەڵێم کاکە گیان ئێستا من تەلەفۆنت بۆکەم لەسەر ئەمە و تر ڕیکۆردێک ئەو قسانەکەین، تۆ چۆن ڕێگەدەی من بڵاوی کەمەوە، چۆن ماکوان ڕێگەی داوە خۆی و ئەم تەلەفۆنە بڵاو بێتەوە ئەگەر لە پێشا ڕێخستن نەکرابێ، واتە دڵنیام لەوەی 100% پێش ئەمە ماکوان و بەرزان قسەیان کردووە کە بەرزان کۆمەڵی پرسیار بکە لە ماکوان، ماکوانیش بە حسابی ئەوەی تەلەفۆن و بۆ هەواڵپرسین کردوێتی بیترکەنێ واش دەرخا کە ماکوان ئاگای لە هیچ نییە. بەڵام نا ئەمە سینارۆیەکە خۆیان دروستیان کردووە. بە بڕۆینە سەر تەلەفۆنەکە، ئەمە تەلەفۆنەکەیە، ئەمەش پیج یوتیوبی بەرزان ڕەمەزانە لەو وەرم گرتووە بۆی ناڵێ وشتەکانی بڕێەوە. بسم الله. بەڵێ ئەمە تەلەفۆنەکە. السلام عليكم. باشي كاك ماكوان احوالك؟ شوني كسب كارم كاكا برزاني قول باشي بلا برازم والله لا خبي وتم احوالي برسم اسايا كاتت هي خصمتم كاكا برزاني يعني والله امرد لسينا باجازه كرام محوله مباسط شوانا الحمد لله اسايا كاتت هي طبعا ماكوان بۆ زیاتر عاطفە جوڵاندنی خەڵکی ئەو خەڵکی کەوا بەهەڵە شوێنی کەوتون کەوا مشتێکی کردونەتەوە وەکو خۆی هەر باسی زیندانەکە ئەتریکێ نەزانی عمر مختارە لە زیندانە هەر لە زیندان يعني ئەوە باسی زیندانەکە خەڵکیش عەتفێکی هەیە لە بەخوا لەسەر دین گیراوە و ئەیتر کاکە هەرچیە بڵێ ڕاستە و نا عەتفی مەبن ڕەحمەتی خواتان لێ بێ شوێنی دلیل بکەون. ئەگینا لە مەسەلەی زیندانە زۆر کەسمانەیە زیندان کران و دوای مشتێکی بنەوە، زۆر کەسمانەیە لەسەر شتی تر زیندانی کراون، بەڵام وا دەریەخەن لەسەر دین ئاگادار بن. وێ ماکوانیش ها زیندان ئەم بەحساب ئاگای لەم تەلەفۆنە نییە، بەڵام دڵنیا بن 100% پێش ئەوە ڕێکەوتنیان کردو کە چی قسەیە بکەن. بەڵێ يا اخوان شاد والله زور باش اخوي بزاف جناب شلون يرسم احوال برسم لخد بيزاني لوانيا هابي راسي والله نفيت بوكا قرام السير اشتغلنا ترس يادي مولودي بيغمبري نازدار وعليه الصلاه والسلام سجن دوست احباب
او رفيقانا ما كنت بلين كاشترم ناسين وهذا وقياد قاليك خوش تساني خوش فيسبوك كاشي لو كسو كارم شلون كاكا برسان والله بتما يا اخويا بيقماني فيسبوك يادقاري ما مستا احوال شلون معلوم دار شلون كاكا سلطاني برامان كلا كسو نازانم ئەگەر دەروون ناسی بزانن هەنێ دەروون ناسی دڵنیا بن ها شتێکی شاراوە هەیە هەردووکان پلەی ئەویانە بچنە سەر شتە شاراوەکە واتە ئەزانن ئەمە فەیکە ئەنەوێ بچنە سەر نقطەکە بەس چۆن بڕۆنە ها وردە بەحساب ئەمە ئاگایان لە هیچ نییە و ئەحواڵ یەکتریە پرسن قالي محترم له ولير كل او بزودنا وعزيزة شلون خلق محترمي شلون بزودنا وزور خلق زود مباركي تاب والله ما صام لا عثمان ما صام لا علي ما احمي كاك ما صاحمي كاك محمود كل ام عالم برزانا كاك برزانا والله او بزودنا عزيزة وراسي رازدك اخويا قرباداش بدات والله يستاج انساني باش وبرز زورتي دا والله مال مدالم باش الحمد لله جناب شوني اخوي قرب ما نال سياتر باش وباش كان محترمه كان ولا باش باش من دالن شونه باشن ويقول رازي بفرمتي يعني ايوه باش من يمز باشن الحمد لله والله رسم احوال الست برسم هەرویستی ئەحواڵی بەپرسێ مە بەس ویستی ئەحواڵی بەپرسێ بيدين وخوانا ناس كان ما من برا على فيسبوك گوێ بگرن لەم نهێنیە کە ئاشکرای کرد کورە ئەم نهێنیە بەس بزانن کی ئەم ملحیدانی دروست کرد ماکوان کەریم کی ئەمانەی ناسان بە خەڵکی ماکوان کەریم بۆ لەبەر ئەوەی ماکوان کەریم نانی لە ناو ڕۆنی ئەم ملحیدانە بوو ها ئێستا پرسێ ئەلێ باشت لەوەتی من نەماوم ها ئەزانێ شتێکەی ئەزانێ نەماون ئەزانێ کاریگەریان نییە هەڵێ پرسیارەکە ئەڵێ ماون باش ئێبزان بەرزان ئەڵێکی نا والله انا ما عندي اخويا بزابي امي كاينه والحمد لله نا والله هيز دوريانيه ئەها سەیری کەم برایان ئەمە نهێنیەکتان بۆ ئاشکراکە ئەوەی کەوا ئەم کۆمەڵە نەخۆشە بەناوی مولحیدەوە هێنایە سەر شاشە و ناساندنی بە خەڵکی بە شێوازێکی گشتی خۆیان هەبوون هەنێکیان بەس ئەوەی کە ناساندنی زیاتر و ئەوەی کە بەهۆی ئەمانەوە کە ئیهێنا سەر شاشە بە سەعات یەک دنیا کوفر و سوکایەتی بکەن و بە حساب دیبەیتەکە و مناقەشەیەکە و نانی کەوتە ڕۆنی ئەمانەوە ماکوان کەریم بوو ماکوان کەریم کەسێکی زیرەکە بۆ جوڵاندنی عاتیفەی خەڵکی خەڵک بڵێیت و نەڵێی بە مشریک و بە مسلمان و بە غەیرە مسلمانەوە ڕقی لە کۆمەڵێک کەسی بێڕەوشتی مولحیدە چونکە لای ئەم بەناو مولحیدە کوردانە واتە هەتا بی ئەخلاقتر بی هەتا بێڕەوشتر بی تۆ زیاتر مولحیدتری ئێبرا نەسرانیەکیش جوولەکەیش ڕقی لەمەیە ئێستا تۆ هەر ئینجیلێ بێنە بیسوودەنە پێت ناخۆشە ئەویش نەسرانیەکە بینە کتێبێکی کەلامی ئەڵڵا تەعالا بڕۆنە کتێبێک نوختەیەکی قورئانی پیرۆز ئەسووتێنێ پێی ناخۆشە ئەبینێ سوکاتی بە ئەڵڵاگرێ پێی ناخۆشە بۆیە ماکۆن زۆر زیرەکانە هات زانی ئەو فەراغا کەسێ نییە پڕیکاتەوە هات سوودی بینی لە عەتفی خەڵکی و نانی خۆی کەوتە ئەو نانی ماکوان لە ڕۆنی مولحیدەکان هایواتە بۆ خۆ بەناوبانگکردن و بۆ بەرژەوەندی خۆی و ئەها ببێ بەڕەقەم ئەهات ئەم مولحیدانە بە دەوەرەقا تەحەدایەکرێ من دەوەرەقە دەمە ماکوان کەریم با بێ دیبەیتم بۆ بکە هەنی بە تەحەداوە ئەیوت بە تەحەداوە واکەما بۆ دڵنیایی گوێ لەم ڤیدیۆیە بگرن ئێستا پێتان ئەڵێم ئەنجا ئەگەڕێنەوە بۆ ئەوە با نەڵێم لە خۆم ئەگینا تۆ ئەڵڵا تەعالا لە سوورەتی نیسا ئاەتی 100 ئەفەرمێ کاتێکەوە لە شوێنێکا بن و گوێبیستان بوون کە ئاتەکانی ئەڵڵا ڕەتەکرێتەوە یا سوکاتی پێکری ئەڵڵا تەعالا فەرمێ فەلا تەقعودوا معهم نەکەن لەگەڵیانە دانیشن نەکەن نهایی هەتاوەکو باسەکە ئەگۆڕن ئەگەر باسەکە گۆڕا ئاساییە ئەگەر بەردەوام بوون و ئەوان سوکاتیان بەدین کرد و تۆش لەگەڵ یان نەدانیشتی ئەوە وەکو ئەوانی ئەڵڵا تەعالا و دوای ئەڵڵا تەعالا فەرمێ ئەڵڵا تەعالا منافق و کافرەکان لەناو ئاگری دۆزەخا کۆکاتەوە لە سوورەتی نیسا ئاەتی 100 والله ئەعلەم با بچینە سەر ئەم ڤیدیۆی ماکوان بۆ چکە حەزەکەم قسەکان کە ئەیکەم بە بەڵگەوە گوێ لە ماکوان بگرن فەرموو ورقه لبلاي خود ورقه بحديد هر شويني وعدي بيو بيبو بخمس حسابك وده كنت سامي بدميه بدسيو قردنا عذاب يوم كشيري بريدايت بس بالمريوان هلب جاي بلا ماكوان ام سانا اگر ماكوان درو اگا ولا روبروي برو اوا تو حكم با بۆی ئامادەیە دەوەرەقە بدا بە هەتی و مچەیەکی بێڕەوشتی بێکەسوکاری وەکو مەریوان هەڵەبجەیی باشە بەس بۆ ئەوەی بێنێتە سەر شاشە ڕوبەڕووی بێتەوە خەڵکیش عەتفی ئەزۆڵێ ماکوان بردیوە شێری ئیسلام ماکوان مولحیدەکان ڕسواکە دەوەرەقەی بێتێ دەوەرەقە بێ بە مولحیدێک ملحیدێک جنێو بە قورئانەکەی تۆ بدا جنێو بە ئەڵڵا قورئانی ئەمە نە قورئانی تۆ قورئانی ئەمەیە تۆ ئەگەر شوێنی ئەو قورئانە بکەوتی داوا کافر نەبووی بەڵام کە تۆ ئاوا بانگەشەیەکی ئەڵێ قورئانی منیش باشە ملحیدێک جنێو بە ئەڵڵا تەعالا بە تۆ دەوەرەقەیە دەیتێ بەس بۆ ئەوەی خۆتی پێ بەناو بانکەی بۆ خاتری خوا خەڵکینە بیرکەنەوە شوێنی دلیل بکەون عەتفتان نێڵن کۆمەڵێک کەس بە ناوی دینەوە دین بخەنە خزمەتی خۆیان و عەتفیەوە بچۆڵێنن ئاگادار بن بۆیە ماکوان نانی لە ناو ڕۆنی ملحیدەکان هەیە هەتا ماکوان هەبوو خۆی ئەم ملحیدانەی گەورە کرد ئەیهێنانە سەر شاشە و شوپەیان بڵاو کردەوە سوکایەتیانە کرد جنێویانەدا ماکوانش بە حەسەن ڕەدیانەداتەوە خۆ هەر فەقێکیش بن ئەدوانێ ڕەدیان باتەوە یعنی تۆ ئەگەر لە 100 دانەنەوە و دوونشی براوە بی
لە دانەیەکی ناشوبهەیە دروستکە هەر زەیری بۆ ئێمەشکێتەوە ئەوە نێ دو دانیشی چەلەحانی و جنێ و دان و سوکایەتی بەڵام ماکوان نانی لەناو ئەمڕۆ نایە و بەجددی بوو بە ڕقم لەسەر ئەمەش بەجددی ماکوان کەسێکی عاقڵ بوو واتە کافرێکی عاقڵ بوو لەسەر ئەمە کافرێک بوو عەتفی خەڵکە ئەوامەکەی جوڵان لەسەر ئەم عەتفە خۆی کردە ڕقم خۆی بەناوبان کرد و ئێستاش کۆمەڵێک کردوانە بەبت کە دلیل دانین ئەڵێن وانە باشە ئێستا تێگەیشتن کێ مولحیدی بەو شێوازە دروست کرد و هێنا سەر شاشە ماکوان تێگەیشتن بۆچی دەوەرەقەدا بۆی لەگەڵ مەریوان هەڵەبجەیە دیبیتکە پێگەیشتن لەوەتەی ماکوان نەماوە باشە مولحیدیش نەما تەواو کە بێتەوە دیسان وەرە کاکە 50,000 نەفەر سەیری دیبیتێکی مولحید مەریوانەکەن لەگەڵ ماکوان مەریوان بە ئارازی خۆی جنێوەدا یار کەسێکیتر باشە بەرحەڵ ئەمە نهێنێکی زۆر شاراوی تیا بوو شەڵا هەنێکیشتان پێما بێت دەرەکتان پێ کردووە بەڵێ با بەردەوام بێت والله بعام لتركوا ملايتي كان يتم الوحيد بوكايته والحمد لله هيز دوليان معايا سردمي جو محمد صالح ويسي دركوي زليب كان ويش ما مستقر باب ليدي بيتي كاويشي سكي ابو صهيبي المرتد بلا ابيش نما الحمد لله يقدي بيتا يتر او ندير سريشان داخل دابو قرزالج بو هر وابزم هر نما نازم شي بسرا شنيا داما نعم ملحده كان يزرجاني الحمد لله بس كرا خود درزاني هم ذكر زكاه سەیری تۆنی قسەکردنی بەرزان ڕەمەزان کەنە ها خاویەکاتەوە بۆی ئەو شتیان پێ بڵێ کە پێشتر بەرنامەیان بۆ داناوە 100% دڵنیام ئەم تەلەفۆنە بە سینارۆ کراوە هەردووکیان شارەزا بوون پرسیارەکانیش ئاوا پرسیار ڕاها وردە نەزان ئەوەی کە دەروناسە هەستی پێەکە بڕۆنە سەر پۆلەکە ئێستا بووینە تەکفیری و دنیا تەکفیرەکەن و ئەوانە ناوڵا محەممەد سنەی زۆر ماکوانی زیرەکە بۆی یەکسەر ئەزانە خەڵک ڕقی لە ئەبوو محەممەدی سنەیە ئەزانێ زیرەکە ماکوان کەسێکی زیرەکە بڵێتون نەڵێ ئەزانێ خەڵک ڕقی لە ئەبوو محەممەدی سنەیە بۆ ئەوەی هەر کەسێکیش هات دلیلی یەنا باڵ کوفرەکانی ماکوانی یەنا خەڵک بە چاوی ئەبوو محەممەدی سنەی سەیریکە والله برا او تكفير عام ابو محمد السنيي كان من نايك ابو مسلمانش نايكن بناقن بالله تعالى لا تكفير عام بو شواز هاتشان داويش بو شواز تكفير عام بلاي هار حاموي لمسر بو سري بلان غلوي زور ابو محمد السنيي للتكفير براستي غلوي زور الله هدايتي اي جو منيش با بلان بو يعني من شبي ونديكم بابو محمد السنيي واي يعني بو اوي اگر ام كرا هاد بلام يا اخي بلغكاني بو ينان برواي بينكن او ابو محمد السنيي بلان خلق لو تشاو كراوتدا باشا اما بدس يان قزم برسياري كردو بو زيادر عطف قلك راكش بله با برزان دروزن برداوم بيت اما برزان كسي دروزن ما قال بلام اوي راسه يعني انا دروغ لازم شي براسك مو اسايه يعني نورماله طبعا تو دروزن هيك هرشي بك اسايه بلام ما كان نازن ما كان دروزن بي نازن بجدي اگر بلام دروزن شتيشم لنا بينا تمام باربه نازانم ئەگەر درۆزم بێ من خودی خۆم ماکوان درۆم لێ نەبینەوە بەجددی ینی لەگەڵ خۆما تەعاملات و شتێک و ئەوە لێم نەبینەوە ئیتر ئەگە برایە چەند مسلمانە شایەتی بن ئەوە جای وەڵام بەرحەڵ الحمد لله ئێستا هەندێک خەڵکی ترە هەال جات لە تیکتۆک و ابو محمد سنەی نازانم چەند جار 30,000 40,000 تو داوات لێ کرد هەر نەدوێرە مۆزوعی بکاتەوە لەو کاتی وەڵی سوال خوي قولي هدايتي با والله بلام شي والله بيا حق يعني نظام بلام شي خوي قولي هدايتي با مادام اسلامي خوشي وديني خوش بلام نكبتي يا اخي تو بلا دور اوج في الاتاء امام الشافعي كافر ابو حنيفه كافر كل اتبي توش كافري كل خو نشتيكي مهم نوت ابو حنيفه كافر كيف نكبت خوي قولي هدايتي طبعا اما برين لو او امام برزانه تكفير كين بناقل بالله تعالى خلق بالله ينقى يعني او امام برزانه الله تعالى فرمى فاسالوا اهل الذكر ان كنتم لا تعلمون لشتانێکا کە نازانن بپرسن لە ئالی زیکر ئیمامانێکی بەڕێزن دوعا خێریان بۆکەین بەڵام پیرۆز نین مقدس نین دین نین مەذهب نین مەیکەن بەبت وەکو لە سەردەمی محەممەد شێخ محەممەدی کوڕیای عەبدولوەهابە لە ناو حرەما کە بۆ منە بانگەدرا چوار ئیمام هەبوو 4 جەماعەتەکرا وەڵا ئەمە مەذهبی شافعیە ئەمە مەذهبی حەنەفیە ناکاکەنا نا ڕەحمەتی خواتان لێ بێ مەیکەنە بێت بەڵام دوعای خێریش بۆ زانانە بکەن ئەوانە زانای ئەمن ئەوانە جێ شانازی ئەمن يعني ئینسان تێبگا بەڵێ بەرحەڵ بابڕۆن سەر مۆزوعەکەتە من وتم پلانەکە داڕژاوە بزانین پلانەکە چییە پلانەکە ئێمەین و خودی منەکە ئەڵم ئێمە و لەگەڵ دەروێشەکانمان پێکەوەی پلانەکە ڕێک بە تایبەتی لە نقطەکە لەسەر منەکە منیش هەر خۆ منیم منیش ئێوەی نانی پێکەوە ئیشەکەین ئێمە من خۆم بۆ منە چین پێگرێ بە تاقوتە ناچین پێگرێ هیچ ینی کە ئێم باسەکرێ پلانەکە ئەوەیە بەڵام با بڕۆ بڵێ آمين يا ربي والله عندك خلق يستاش بيدا بو لو جوريه طبعا يتر احزاب اسلاميه نيشتي ما مستعان نيشتي او عقل نبري تكفيري لك جاوي خوشه واش كيكه جاوي خوشه او عقل نبري تكفيري لك او بختانك اسايه برزان بختانك دروزن وبختان شي اسايه وزد برزان بينن بلام ما كان الله تعالى فرمي يا ايها الذين امنوا ان جاءكم فاسق بنبأ فتبينوا ايوان ايماتان هنا
تو ناڵێ من ئیماندارم الله تعالی فەرمێ باشە ئەگەر فاسقێک هەواڵێکی بۆ هێنان تەبەیونکە لێ بپرسنەوە لەکوێ ئێمە وامان کردووە چۆن بڕوا بە فاسقێکی بوختان چی خۆ باشە ئەگەر لای تۆ بەرزان مسلمانە کەسێکی بوختان چیە بوختانی بە خوشکی دایان پاک کردو باسی زینا ئەو شتانەیەکا و بەڵگەکانم داناوە بوختانی بە من کردووە جاسوسی بەسەر مسلمانانەوە کردووە یعنی بۆ تەبەیون نەکرد یعنی چی کارێکە ئێ بێگومان ئەگەر باجددی بیعقڵە کەسێکە لە خۆتەوە کەسێک عقڵت نەگرێت تەکفیری ئەمە بیعقلیە ڕاستە ئەمە جەهالەتە بەڵام تۆ جارێک تەبەیون کە بزانە شتی وا هەیە یعنی چی کارێکە مەتە من ئەزانن بابەتەکە زانێ هەردووکیان سیناریۆیان داناوە ئاوا ئێستا نەسەر من ئێستا لە یاخیەکەیە و تەبەنە ماکوانەوە نیە بڵێ من ناناسی پەیوەندیمان هەبووە پێشتر کەم تا زۆر و یەکتری شەناسین یعنی ئەوە نیە بڵێ نامناسی و تازە قسەیەکە بەڵام بەرها ئەمە قوفڵە بێتەوە بەڵێ دەشتێ عیلمان نییە بەس ئەمە بە فیراست خەڵکی تەکفیرەکەین بە فیراست خەڵکی تەکفیرەکەین ئای قڕم کرد بەسەر فیراستەکەیە ئەمە ئەم هینە ئەم فسفس باڵانە طبعا وتم بەرزان کەسێکی درۆزنەوە بەرزان ڕەمەزانە بوختان چییە ئاسایی ئەمەشکە بوختانەکە و درۆکا بەدەمی ئێمەوە ئاساییە بەڵام ماکۆن بە چ عقلێکەوە بڕای من فاسقە کردووە لەکوێ ئێماڵێن بە بەسیرەت خەڵک تەکفیرەکەین چ گێلێکە چ گێژێکە لە وەڵام من بە فیتڕەتی خۆم بە بەسیرەت خەڵک تەکفیرەکەم فیراست واتە بەسیرە واتە من ئەها هەستی شەشەم هەستی حەوتەم لە ئیسلام ئەوە نییە لە ئیسلامە هەزار جار بزانی خۆت ببینی کابرا کوفرەکە مادەم یەک شایەتی ئێشتا ئەچی بەلای محکەمە لێت وەرناگیرێ بێ شایەتێکی تر بێنی ئەی خۆنە ئاسان نییە ئەمە کێ وتوێتی بە بەسیرەت خەڵک تەکفیرەکە کێ ئەوە بیعقڵە ئەسڵەن مناڵێکی ژۆ قسەیە ناکە یعنی سیر لە خۆشباوەڕی ماکوانێ ماکوە تۆ چۆن بڕۆ بم فاسقەکەی کابرا درۆکە بە ئاشکرا کوا لەکوێ وتومانە بە بەسیرەت خەڵک تەکفیرەکەی بەڵام بەرها یاڵا بڕۆ ئەم پێکەن وەڵا بۆ نمونە کەسێک پێیا بۆ بەناوی یاخی تر جنابشی تەکفیر کردووە کەسی نەیشتۆتەوە یعنی بڕوا ناکەم کەسێش بێت لە حیزب ئیسلامیەکان و لە مامۆستایان هەر ناوەکەی جاهیلانەیە یاخی تۆ سەیریکە ئینسان لە ئیسلامە ئەسڵ ئەوەیە کە ناوی ئیستیقامە و ڕاوەستا و متەمەکین و جێگیر دابنێ ناوی یاخی ناوێکی جاهیلانەیە ئێستا بۆ نمونە هەر لە کە حیوانێک یاخیە بێڵێ هەرێ وڵای حشتەکە یاخی یا بارگیرەکە یاخی یا کەرەکە یاخی بوو یا مانگەکە بەکەڵ بوو یاخی بووە یا ئەسپەکە یاخی بوو ئەم کوڕش دیارە هەر کەرە هەرێ یاخیە بێ چۆن لەسەر چی من تەکفیرەکە ئەی باشم بڕوان بەخوا و بە پێغەمبەر و بە مەلائیکەت و بە قورئان و بڕوان بە شەریعەت و بە پێغەمبەران و بە کتێبەکان و چۆن کافرمەکە ئەی باشە لەسەر چی کافر دەیگوت کاک ماکۆ لێرە هات کۆمەڵی سوکاتی پێکردم وڵاخ و کەر و ئاسایی لەگەڵ ئەم هەتی موچانات خۆ یەکێتیە و هەتا ئەم دەقیش ینی نەبینیوە ڤیدیۆیەک بە ئاشکرا تا بەڕا لە یەکێتی بوون و لە باوکی لەوانە بکە ئاسایی فێری ئەم جنێوانە بوو ینی پێمەڵێک کرد دوو لە ڕوویەوە بەڕاستی ئاستێکی زۆر نزمە بەڕاستی کەسێکی بێئەدەبە ینی ئەو کەسێکی بێئەدەبە من بە ماکوارم نەوتوە کرد وتومە کاک ئەمە کوفرەکانێتی لەسەر ئەوە کافریەکەین بەڵام باشە من جارێ من خۆم ناوم بیلالە ناوی خۆم بیلالە شانازیش بۆ ناوە کەم چکە صحابەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگدەری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یاخی لەقەبێکی شعریە نازناوی شعریە ناوی خۆم نییە من شاعرم و هەتا ئێستا سێ دیوانی چاپکراوی شمەیە و تۆ ئەڵێ مامۆستاکرێکار بە مامۆستای خۆ مەزدانم باشە من مامۆستاکرێکار خۆی دیوانی یەکەم کە چاپم کرد مامۆستاکرێکار پێشەکی بۆ نووسیوم بە ناوی دیوانی یەکتاپەرستی تەبەن ئەگەر من شاعر نەبم مامۆستا نایە پێشەکیم بۆ بنووسی و خۆی هیلاکە باشە بەڵام تۆ ناوت خەسرەوە تۆ ئەو ناوەی کە ماکوانە یەکێتی پێی بەخشیوی سکرتارێتی جەلال تاڵەبانی پێی بەخشیوی ماکوان ناوێکە جەلال تاڵەبانی و سکرتارێتەکەی بە تۆیان بەخشیوە باشە من بە شەرتی هەر بتۆ بوو ناوە ناسراوی کەس پێ ناڵێ خەسرە ناوی خۆت خەسرەوە باشە وازت لە خەسرەوە ناوە بەڵام من هەر ئێستاش لەرە ناوم بیلالە لە تەسکرە و لە هەموو شتێ من ناوی خۆم بیلالە بیلال محمود حەمە طبعا حەمەکەش لە پاسپۆرت وانووسە ئەگینا محەممەدە بەڵام تازە وا ڕۆشتووە ئەگینا ئێمە هەر بە محەممەد بانگەکەین باشە بەڵام تۆ ناوەکەت یەکێتی پێداوی باشە من لەقەبێکی شعریە خۆ تۆ لەقەبی شعری نییە باشە من لەناو جەرگەی ئەلمانێتە هەڵساومەتەوە ئەو هەموو شعرم دژیان نووسیوە یاخی بووم لە کۆمەڵە تاغوتێک لە کۆمەڵە بەرنامەیەکی دەستکرد و داوام کردووە بەس ئەڵڵا بپەرستێ داوام کردووە یاخیبوون لە تاغوتان جوانترین یاخیبوونە ئەم ئەحمەقا لە زمانەوانیشە نازانێ دەبەن بۆیە پێڵم ئەحماق ئەو بە من ئەڵێ دوو لە ڕوئیەوە کرد بەڵام ئەمە ئەحمەق و نەزانە هەیە لە یاخیبوون جوانتر پێغەمبەر ئیبراهیم مەگەر لە قەومەکەی یعنی نات بە عەرەبی چی پێڵێن پێغەمبەر ئیبراهیم خەلیل الله لە قەومەکەی یاخی نەبوو
لخوا ساختكان يعني أخي نبو داوي نكتنها الله ببرستن قد كانت لكم أسوة حسنة في إبراهيم والذين معه إذ قالوا لقومهم إنا براء منكم ومما تعبدون من دون الله كفرنا بكم وبدا بيننا وبينكم عداوة والبغضاء أبدا حتى تؤمنوا بالله وحده برو لسوتي ممتحنا بخواننا وبما نقيتان بين الله خوتان بخواننا چی یاخی چی شتێک هەیە جوانتر لەوەی تۆ یاقی ببی لە ئەلمانێت لە یەکێتی و پارتی لە شەتەکانیان لە جەلادەکانیان و داوا بکەوە ئەبێ بەتەنها ئەڵڵا بپەرسترێ و شەریکی بۆ بڕیان نەدرێ و حکمی قورئان حکمی ئیسلام جێبەجێکرێ باشە طبعا با بڕۆنە سەر ناوەکەی ماکوان کەریم کە ئەڵێم یەکێتی پێی بەخشیوە ناوی ماکوان ناوی خۆی خەسراوە گوێ بگرن لە ماکوان کەریم کەوا ئەم ناوی ماکوان کەریمە یەکێتی پێی بەخشیوە سکرتارێتی جەلال تاالبانی بەدەمی خۆی kwa ڤیدۆکە کوانێ ڤیدۆکە ئەمەیە پێم وابێ ئەمە ئەوە پارەکەیە ئەمەیە والله كان حميد جا ناوي اما وانا كفرمود لما صعب راح يسعيد بس بدايه من جلاله مقام همو يجتي شانازي بتوقع كاخس گوێتان لێ بابی گەرمەوە بۆی نەڵێن وڵات انا كفرمود لما صعب راح يسعيد بس بدايه من جلاله بەخوا با ناوی ماکوانەکەش بێ بۆی تعالى كذبوا لك كل شيء جانا بيرما لا فندق سيف جانا اما وانا كفرمود لما صعب راح يسعيد بس بدايه من جلاله مقام همو يجتي شانازي بتوقع كاخس باشە تۆ ناوی ماکوان یەکێتی پێی بەخشی وێسە شانازی پێوەکە کە ئەبە تەبەڕاو لێکرداو ناوی خۆ خەسراوە بەڵام من یاخی لەقەبێکی شعریە باشە یەکێتی هەڵا یەکێتی و بیناوە با بڕۆینە سەر ئەو پێشەکەی مامۆستاکرێکار بەشێکی و با بچینە سەر ئەو پێشەکەی کە بۆی نووسیوم چەندی ڕێیتان پیشاندە طبعا مامۆستاکرێکار دینی ئاگادار بن بەڵام پیاوێکی بەڕێزە عالمە الله تعالی ڕەحمی پێ بکە الله تعالی هیدایەتی ئەویش و ئێمەش با یا ڕەبی طبعا ئەمە دیوانی یەکەمە من سێ دیوانم هەیە کاکە دیوانی یەکەم ناوی دیوانی یەکتاپەرستیە ئەوە دیوانی یەکەمە و دوو دیوانی تریشم هەیە ئەم دیوانە ئەمە دیوانی سێمە دیوانی یاخی لەگەڵ دیوانی تۆڵە ئەم سێ دیوانم هەیە کە سێویستی بۆ نێرم باشە ئەمە پێشەکی مامۆستاکرێکارە ئەمە پێشەکی مامۆستاکرێکارە کە بۆ منی نووسیوە یەک دەقە طبعا با تۆز ئەوە بکەم ئەڵێ اینجا بە نازناوە شعرەکەی یاخی سەرسام بوو کە ئەم پیاوە جوامێرە هۆشیارە خاوەن ئیرادەیە مافی خۆیەتی لە هەمووان یاخی بووە لە دی دووڕوتی تاغوتان یاخیە بۆیە دەڵێ نامۆیەکی یاخیم لە گەزافی کوردایەتی لە ئەلمانێت و بەیداخی یاخیە لە بزاوت و هەڵوێستی ئیسلامیانی پاشکەوتوو بەزی و بۆیە باڵێکی ئیسلامیەکان دەڵێ کاکی چاوبەکلیش دەڵێ دەستی بەیعەتی بۆ بەرن چونکە گشت ئەم تاغوتانە وەلی ئەمر و شوێنگرەوەی پێغەمبەرن مافی خۆیەتی لەم هەموو چاواشەکاری یاخی بێت کە بە ناوی دیموکراسی و مافی مرۆڤەوە یا بە ناوی ئیسلام و بانگەوازی پێغەمبەرانەوە دەکرێت هەتا کۆتایی باشە ئەمەش بەشی کۆتایی دومی ئەوەیە دەبەن ئەوەش کۆتایینەکەیەتی شێرەکان یاخی وەکو ئەوەش ناوی خۆیەتی کرێکارە لە لاپەڕی دوم و سێمە باشە ئەمەش دیوانەکەیە کوانێ ئەمەش دیوانەکەمانە ئەمەش خۆمانێ زۆر باش بە ئەم دیوانە لابەرم چکە حەزەکەم بە بەڵگەوە قسە بکەم ینی ماکوان کەریم ئەڵێ من مامۆستا کرێکار بە مامۆسای خۆمەزانم دەبەن مامۆستا کرێکار ئەتوانێت لەو بابەتە قسە بکە باشە مامۆستا کرێکار سەرسام بووە بە نازناوی یاخی خۆ باشەوە عالمە خۆ باش ئەگەر هەڵەیە هەر بووایە ئەو ڕاستیەکردمەوە ئەو ناوە هەڵەیە و بیگۆڕ خۆی زانم لە چی یاخی بوو باشە یعنی ئێستا تۆ زیرەکتری ماکوان تۆ تێگاڵتە بە منەکەیت و ئەڵێ نازانم کەرەکە یاخی بوو ئەوە یاخی بووی کە کاتێکا من یاخی بووم لە تاغوتان بەڵام تۆ یەک کە وشەی ماکوان سکرتارێتی جەلال تاالبانی پێی بەخشیوی کافرەکان یەکێتی پیان بەخشیوی شانازی پێوەکەی ئەم دوو ڕوویە بۆ ماکوان باشە بەرحەڵ لەوە ڕوونتر نابێتەوە با بڕۆین لەگەڵ خەسرا عەبدولکەریم کە باگوێی بەحساب شەیدی یەکێتیە لە بینی دوو کەوانە باشە با بەردەوام بێ بەڵێ وان پێشمەرگەی پێ مسلمانە لەسەرەوەی تەرفیلیان کردووی ئەوە پیاوەتیە کاک بەرزن زۆر خەتەرە ئەمانە چوار پێیان آخر پێشمەرگە تەکفیرەکە عەزیزەکەی من آخر پێشمەرگە تەکفیرەکەی کێ لە جیادی چکێلەکەش پێشمەرگە هەیە ئەو میلەتە بەپارێزیە ئەو میلەتە مسلمانە ئەو پێشمەرگە مسلمانە آخر قەیناکە هەر ئەو جاری هەر نازانێ بۆچی تەکفیری ئەکا تەکفیری ئەەکەی کێ خەیتە جێگایەوە آخر زۆر خەتەرە ئەوە چێتە پرۆژەی مخابراتی چواردەور کە کورد آخر ئەگەر بسێریکە سۆن بەخوای گەورە ئەگەر هەر کەسێ لەگەڵ میلەتی باش ئەڵێ ئەوانەی ئەم پێشمەرگانە تەکفیرەکەن چوار پێن ینی کەرن وەڵی ماکوان ئەگەر خۆت چوار پێ نەبوویتای ئەو قسەیەت نەبوویت باشە من ناکاکە تو ناڵی مامۆستاکرێکار مامۆسامە باشە مامۆستاکرێکار پێشمەرگە تەکفیرەکە ینی هەی بێ ئەدەب
تۆ بە مامۆستاکرێکەکە ئەڵێ چوار پێ کە تۆ بەهۆی ئەوەوە ناسێنرای ماکوان باش باتونێ لای مامۆستاکرێکەکە بزانین دەربارەی پێشمەرگاڵێکی گوێ بگرە ئەجا دوای دێمە سەر ئەوەی کە ئەنتی تیرۆر مطلقاً هەموویان مرتد و کافر ژنیان حرامە لەگەڵیانە لەوا بزانە مسلمان و مناڵەکانیان زۆر حساب پێشمەرگەش بە عمومیان مرتدن کافرن لە خەتی مەسعود بەرزانی بن یا لە خەتی جەلال تاڵەبانی و عەلبانیەکی تر حکمیان حکمی ئەوە چونکە خوای گەورە فەرمێ ئین فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين وخوای پەروەردگارش کە عقوبەی لە قیامەت و لە دنیاشا داون عقوبەی هەموویانی وەکو یەکدا إنهم جند مغرقون كبرياري غرق كردني فرعون هاماني دا جند كانشي هموي لدلا وەکو یەک غرقوا فرعوني غرق بو باشە مامۆستاکرێکانیش تەکفیری پێشمەرگەیەکە الله تعالى فەرمێ الذين آمنوا يقاتلون في سبيل الله والذين كفروا يقاتلون في سبيل الطاغوت ئەوانە ئیمانیان هێناوە لە پێناوی ئەڵڵا جنگن هیچ لە پێناوی ئاڵا و خاک و ئەمانە هەمووی تاغوتن ئەوانەی ئیمانیان هێناوە بەس لە پێناوی ئەڵڵا قیتالەکەن ئەوانش کە کافر بوون لە پێناوی تاغوت و تاغوت بتە ئاڵایە ئەلەمە نەشی هەرچیەک بێ ئەوانە تاغوتن باشە تۆڵی ئەوانەی ئەو پێشمەرگە کافرەکەن چوار پێن ئەی باشە گەر خۆ چوار پێ نەبی ینی دوو لە ڕوویەوە ئەو یانی مامۆستاکرێکار بە حسابی تۆ بێ چوار پێیە باشە مامۆستاکرێکار دۆڵی بە مامۆستای خۆمەزانم باشە ئەوەدا کوڕی پاکیش تەکفیریانەکە و بە جاهیل و ئەوە ناوە یعنی کوڕی پاکیش چوار پێیە ماکوان بۆیە ئەڵێ چەک هەڵمەگرە بۆ پیا و کوش بۆیە ئەڵێ ئەگەر ئەو پیا و کوژە هەر پیاوێکی کوشتی بێ لە مەشرق و لە مەغرب تۆی سەر بلە سوژدە و نوێژ من شەریکی لەگەڵیان خوای پەروەردگار فەرمێ إن فرعون وهامان وجنودهما كانوا خاطئين فرعون هامان سربازەکانی خاطئین يعني ظالم بوون يعني ظالمين يعني هەڵام ئەوانە هەمیان لە زوڵمەکە مشتەرەکن ئەوانە هەمووی لە زوڵمەکە مشتەرەکن بۆ بارە بۆ مەعاش بۆ کوردایەتی چەک بۆ خوێن ڕێژ هەڵمەگرە کوڕی خەڵک مەکوژە بە درۆ و دەڵەسە بە هەڵخەڵەتاندن والله هەزاران جار نوێژ خوێن و سەر بە سوژدە بیتوا خوێن ڕێژی چێواڵێ ئەوەی کە تۆ سوودەی بۆ هەبەی الله ئەکبەر سبحانه وتعالى ئەو فرعونانەی کە چۆکە ناوەتە سەرسنگی خەڵکە و قوتی خەڵکت زن بوونە تەمایی ئەوەی هەرچی تیرۆر و ئیرهاب و ڕێژ نەکەن بخەڵمە نەو کەونە ئەوە سەبەبێکن تۆ چەکەم بەڵگی ناکرێت مسلمان ئاگەی خۆی ئاگەی ئیسلام ئاگەی دینەکەی بێت بۆی بتوانێت راس درستي وقعدتي خوي فرودك خوي فرودك والله اوي شكل غير وقاطع عباد الرحمن والله الله كتابك اخوي من هذا وحي رب العالمين هذا بملائكه دروزني دجالي كذاب الله خلقك جوا مديرك درو والله ما خلقك باشە ئەوە کوڕی پاکیش ئەڵێ تەکفیریانەکە بۆ شێوازە مامۆستاکاوە ینی مامۆستا کامران کەریم زۆربەی مامۆستایان هەمویان تەکفیریانەکەن چونکە جوندی تاغوت یانی ئەمانەی چوار پێن هەی والله چیت پێ بڵێ ماکوان ئەو چی بوو یەک دەقە کێشایە بەڵێ یا کەرەکە یاخی بوو یا مانگاکە بەکەڵ بوو یاخی بووە یا ئەسپەکە یاخی بوو ئەم کوڕێژ دیارە هەر کەرە هادێ یاخیە بێ ئێ چۆن لەسەر چی من تەکفیرەکە ئەی باشە بڕوان بەخوا و بە پێغەمبەر و بە مەلائیکەت و بە قورئان و بڕوان بە شەریعەت و بە پێغەمبەران و بە کتێبەکان و ئێ چۆن کافر مەکە ئەی باشە لەسەر چی کافر دەیگوت کاک ماکوان پێشمەرگەی بێ مسلمانە لەسەرەوەی تەکفیریان کردووی ئەو پیاوەتیە کاک بەرزن بۆ زۆر خەتەرە ئەمانە چوار پێیە ئاخر پێشمەرگە تەکفیرەکە عەزیزەکەی من آخر پێشمەرگە تەکفیرەکەی کێ لە جیاتی پێشمەرگە هەیە ئەو میلەتە بپارێزێ ئەو میلەتە مسلمانە ئەو پێشمەرگە مسلمانە آخر قەیناکە هەر ئەو جارێ هەر نازانێ بۆچی تەکفیری ئەکا تەکفیری ئەەکەی کێ خەیتە جێگایەوە ئەوە زۆر خەتەرە ئەوە چێتە پرۆژەی مخابراتی چواردەور کە کورد آخر ئەگەر سەیریکە بە قورئان سوێن بەخوای گەورە ئەگەر هەر کەسێ لەگەڵ میلەتی خۆیانە بێ خوای گەورە ڕسوایە سەیریکە ئەمن چۆن چوومەتە زیندان لە زیندانە لەگەڵ ئەو مامۆستاکرێکار عەزیزە تا ئێستا چونکە دژی میلەتی خۆمان نەبوو دژی ئەو وڵاتە نەبووین بزانە خەڵک ڕقی لێمانە بزانە خوای گەورە سەری بەرز کردووینەکە یا سەری بەرز نەکردوینەوە باشە ئەڵێ ئەگەر ئەو پێشمەرگە تەکفیرەکە ئەیکی ئەم میلەتە پارێزێ باشە کاتێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەکفیری قوڕیشی کرد و تەکفیری ئەهلی مەکەی کرد ئەوەی کە مسلمان نەبوو بوو بیری لەوە کردەوە باشە بڵێ من ئەگەر تەکفیری ئەبوو جەهل و ئەوانە بکەم ئەیکێ مەکە بپارێزێ ئەمانە مەکە پارێزن باشە کاتێ موسا تەکفیری هەموو چەکدارەکانی فرعونی کرد بیری لەوە کردەوە بڵێ باشە من ئەگەر تەکفیری ئەوە بکەم ئەیکێ مصر بپارێزێ کاتێ ئیبراهیم تەکفیری ئاهلەکەی کرد باشە مەبەستم ئاهلەکە ئەهنا مسلمانەکان نەکافرەکان ئەوانەی کە ئەو قەومە کافرەی بیری لەوە کردەوە بڵێ باشە ئەگەر من تەکفیریان بکەم ئەیکێ ئەم هینە بپارێزێ تۆ سەیری ئەم بێعەقلی ماکوان تۆ سەیری ئەم جەهالەتە تۆ سەیری ئەم قسە عاتفیانە تۆ سەیری ئەم قسە پەمەیانە تەمەن ئەم قسە پەمەیانە بەس کەسی پەمەیی بڕوای پێکە با بگیان پێشمەرگە چەکداری تاغوتە مادەم کوفری کردووە و بە ئەمەل
چەکی هەڵگرتووە بە تاغوت تەواو کافرە ئیتر ئەمە پەیوەندی نییە بۆی کێ ئەم وڵاتە بپارێزی و ئەسڵ ئەمان وڵات تێکردن تۆ سەیری ئەم دلیلە ئەمجا باسی پێشمەرگە شەکە ئەڵێ ئەمانەی کە تەکفیری پێشمەرگەکەن ئەمانە چین ئەوەن لە ناو پرۆژەیەکی مخابراتی ئیشەکەین پێشمەرگەی کامەیە بە هەنێ بنێتان پیشاندەم لەسەر پێشمەرگە ڕەحمەتی خواتان لێبێ خۆ تازە تخوا شتەکە هاتووە بۆستە کاکە گیانە ئەمە چییە ئەمە بۆ نمونە ئەمە هینی فشە تیرۆری یەکێتیانە ئەمە عەلەمەکەی خاچی تایە باشە لۆگۆی زەردەشتی تایە و ئاگری مەجوسی تایە باشە پێما بێ وێنەکان لە ناو مبالەکەی خۆما پیشاتادەم باشترە لەما زۆر بەوازحی نایە ئادەی نە لێرە نایە لێرە ئەو وێنانە نایە سەریکە بە ئەمە لابەرم ئەمە لا ئەبام باسی پێشمەرگەکە من هەنێ ڕسمی پێشمەرگەدام پیشاندەم باشە کە ئەوڵێ ئەگەر پێشمەرگە کافرێکی کێ هینەکە بێ ئەمە پێشمەرگەیە ئەمە بینن ئەمە پێشمەرگەیەکە دەبەن ئەو عەلەمەی بەدەسیوەیەتی ئەو عەلەمە لێی نووسراوە لا إله إلا الله محمد رسول الله باش ومن هینم کردو بۆی دوای نەڵێن وڵا ئەمە بانگەشە بۆ ڕێکخراوێکە نا بانگەشە بۆ ڕێکخراو ناکەم ئەو عەلەمە لێی نووسراوە لا إله إلا الله محمد رسول الله ئەو عەلەمە نابێ ئاوا فرێدرێ نابێ کەچی ئەو پێشمەرگە ئاڵایەکی قەومی ئاگرپەرستی یەکێتی و پارتی بەرز کردووەتەوە ئەو عەلەمەش داگری ئەوە سوکاتی بێگا فرێدا باشە ئەمە پێشمەرگەکانی یەکێتی و پارتی باشە لێرە بە هەمان شێوە ئەم جاشمەرگانە ئاوا لە ژێر پێڵاوەکانیانە ئەو عەلەمەی کە ئاڵای لا إله إلا الله محمد رسول الله لەسەرە لە ژێر پێیانایە ئاوا عەلەبی کوردستان و عەلەمەشیان داناوە باشە ئەمە پێشمەرگەکانی ماکوان کەریمن ئەمە کێ ئەمەش پێشمەرگەکانی پارتی وەکێتیە خاش داکتن لە بەرزان باش ئەمە پێشمەرگەکانی ماکوان کەریمە ئەمە کێیە ئەمە زیرەکی دەستکردام ڕسمانە باشە ئەمانە چەکداری تاغوتن ئەمانە بوونەتە سەگی مخابرات ئەمانە لە پێناوی مخابرات ئەسڵ ئەمریکا تۆ ئیش و چیە بە پێشمەرگە پاریانە دەیتی ڕاهێنەریان بۆ نێری چەکیان بۆ نێری ڕاهێنانیان پێەکەی دەستخۆشیان لەکەی بۆچی بەکاریانهێنی غێری ئەوەی بیانکەی بە سەگی خۆت و شەڕیان پێ بکەیت و ئەمیان پێ بکوژی ئەویان پێ بکوژی ئەمانە چەکداری تاغوتن چەکداری ئەمریکان ئەمانە چەکداری ئەلمانێتن کەچی ئەو ماکوانە کافرە ئەها بە قسەی عاتفی ئەمجا ئەڵێ وەڵا هەر کەسێ دژی میلەتی خۆی بێ باوی دووبارەکەمەوە خۆ ئەوشەیە باوی دووبارەکەمەوە سەری وڵات کاژمە ئەو بیرەکە مسلمانە ئەو پێشمەرگە مسلمانە ئاخر قەیناکە هەر ئەو جاری هەر نازانێ بۆچی تەکفیری تەکفیریەکەی کێخیتە چێدایەوە درۆکەی بۆ نازانم یەک دنیا ئاەتم بۆ ناتەوە مامۆستاکە کارم بێناوە کاکە یەک دنیا مامۆستای تر یەک دنیا چی یەک دنیا ئاەت الذين آمنوا يقاتلون في سبيل الله والذين كفروا يقاتلون في سبيل الطاغوت فسەیری ئەها چۆن درۆکە ئەها لە جاری هەر نازانێت چۆن نازانم ئەو بەچی وەڵا فێرتەکەم ماکوان خەسرە و عەبدولکەریم وەرە بەردەمی من دەردیاڵی لەسەر ئەژنۆ دانیشە فێر دەکەم فێری تەوحید دەکەم فێری عەقیدە دەکەم متەکەبیر مەبە شەیتان کیبری کرد بۆیە کافر بوو ئاگادار بە متەکەبیر مەبە مەڵێ وەڵا من ڕقم و من تۆ نازانی تۆ جاهلی بە تەوحید تۆ ئەگەر بتزانایی ئەو قسانت نەکرد باشە ئەوە چێتە پرۆژەی مخابراتی چواردەوە کە کورد ئەخر ئەگەر سەری ئەو دروانە باشە ئەمە شرم ناکە ئەو درۆکە ئەوە ئەمە خۆشیە زانێ وانە بەڵام ها بۆ جوڵاندنی عاتیفەی خەڵکی قورآن سوێن بەخوای گەورە ئەگەر هەر کەسێ لەگەڵ میلەتی خۆیانە بخوای گەورە ڕسوایە من چۆن چوومەتە زیندان باشە تۆ سەیری ئەم قسە قۆڕە باشە ئیبراهیم خەلیلوڵڵا لەگەڵ ئەو گەلانە بوو تەکفیریشی کردن باشە یانی چی لوط پێغەمبەر عەلەیهی سەلام دەریان کرد قەومەکەی دەریان کرد و چکۆ دنیارباز بوون لوط لەگەڵ قەومەکەی خۆیان نەبوو لەگەڵ ئەو میلەتەی خۆیان نەبوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەکە دەریان کرد قەومەکەی دەریان کرد باشە کەچی ئەم بێ ئەقڵا ئەم جاهیلە ئەڵێ هەر کەسێک ئەگەر لەگەڵ میلەتی خۆیان نەبێ ئەوە خوا ڕسوایەکە دەست ئەم هاوکێشەیە لەکوێنە وەرەقەی کوڕی نەوفل کاتێک کە دایە خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوا لێ بێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم برد لە کاتی وحیەکە وەرەقە ئەیوت خەفەت بۆ ئەوە خۆم خۆزگایە ئەو کاتە هێزم هەبوایە و بمامایە کەوا قەومەکە دەرتەکەن پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه و سلم بۆ قەومەکەم دەرمەکەن فەرمووی هیچ پێغەمبەرێک نهاتووە ئیلا قەومەکەی دەریان کردووە باشە کەچی ئەم پەمەیە ئەم دین ئەمریکیە ئەم برادری عەدنان ئیبراهیم و عەبدوڕەحمان سدیق و ئەم جەهمیە ئەڵێ وەڵا هەر کەسێ لەگەڵ میلەتەکەی خۆیان نەبێ خوا ڕسوایەکە لا حول ولا قوة إلا بالله لا حول ولا قوة إلا بالله تسيري أم جاهلا تسيري أم أحمقا تسيري أم كافرا أما لسيري بيغمران نازاني
ئەمە چونکە هەر گرنگی داوە بۆی عاتفەی هەبێ و گرنگی بۆی داوە عاتفەی خەڵکی بجوڵوێنێ بۆ ئەوەی خۆی بەناوبانکە ئیتر تەواو ئاسایی عەقیدەی چی و تەوحیدی چی باشە هەمجا باسی خۆیەکە تۆ سەیریکە ها تەقەن زوڵمێکی زۆر گەورەیە ماکوانێکی کافری یەکێتی بشوبێنی بە مامۆساکرێکار حاڵەت تۆ سەیریکە من و مامۆساکرێکار چۆن لە سجنێ ها بەڵێ لە زیندانە لەگەڵ ئەو مامۆساکرێکار عەزیزە تا ئێستا چونکە دژی میلەتی خۆمان نەبوو دژی ئەو وڵاتە نەبووین بزانە خەڵک ڕقی لێمانە وا ئەزانێ ئیتر خەڵک ڕقی لێت بێ بۆ نمونە ئێستاکێتی و باتی ڕقیان لەمنە ڕقیان لە مامۆساکرێکارە بۆ نمونە ئیتر تۆ دۆڕاوی تۆ مسلمانی ئەگەر خەڵک تۆیان خۆش بووە ئەوەی تر تۆ مسلمانی تۆ سەیری ئەم دینە بۆ خاتی خۆی کێم پێوەرەی هێنا کورە تۆ ئەڵڵا لە خۆت ڕازیکە با سەرزەوی دژایەتیت بکەن کورە بۆ خاتی خۆ ئەمە هەر زۆر ئەحمەق ئەمە هەر زۆر جاهیلە کاکە تۆ بۆ بڵگەی کاکە فەرمودەیەک بێنە کاکە ئاەتێکی قورئانی پیرۆز بێنە قسەی باخەڵی خۆت مێنە قسەی پیرەژنم بۆ مێنە قسەی آخر کاکە وەڵا زۆر ئەحمەق ئەم ماکوانە وەڵا زۆر جاهیلە هەر زۆر جاهیلە گومڕای و گومڕاکەریشە تۆ سەیری ئەم بەحسا بەڵگەی عەقڵی هێنێتەوە وەڵا بەڵگە عەقلەکانیشی لاوازن کاکە ئێمە سیرەمانەیە بڕۆ لە قورئانە سەیری مێژووی پێغەمبەرانکە لەو هەموو فەرمودا بزانە پێغەمبەران چیان لێهاتووە عەلەیهی سەلام چی ناڕەحەت پێغەمبەرمانەیە کراوە بە دوکتۆر لای قەومەکەی خۆیەوە بەنی ئیسرائیل بە هەزاران پێغەمبەری خۆی کوشتووە یعنی بەرحاڵ وڵای هەتا ئەو قسە بکە زیاتر جالی ئەم کابراتان بۆ دەرەکەوێ بەڵێ بزانە خۆی سەری بەرز کردوینە یا سەری بەرز نەکردوینە وڵا کاتماتمان بەڵێ ببوورە دەڵێم ئەو یاخی هەر بە ڕەتلش تەکفیری دەکەن چی بۆ ئەوە چی وڵای نازانم بەرحاڵ ڕیستار بوویەوە کێشان هێڵە لێگو کافرە مشریکە مرتەدە هێدەی ئاسانە منی ژەڵێم تافیهە جاهیلە سەفیهە کورە نەخوێنەوارە کورە ئاساییە جەحەدەکەی بۆگەین بە خەمز نەچوو ئەمە سوکاتێکە ینی ها لە خۆی تەواو بەڵگەی علمی پێی نییە ناتوانێت وەڵام باتەوە ئەزانە قسەکان حەقە کوفرەکانی مێناوەتەوە شتەکان بەدەلیل لەناومەتەوە قسەی بازاڕیەکە وا ئەزانێت لە مایانەکەی سلێمانی و معاملەی بەرزان ڕەمەزانەکە ئەتر وا ئەزانە مە مەیانەوە ئەمە لە حەلوجەکەیە و تەیحانەک ڕێوە لە خۆی وە قسە فڕێدا ئەوە خەمس نەجومات بەرحاڵ ئەوە ئاستی نزمی ئاستی جاهلیەتی ماکوانتان بۆ دەرەکەی با زۆر لەسەر ئەم قسانە ناوەسیم بچینە سەر هەنێ خاڵی علمیتر با بەردەوام بێ ماکوان لە قسەکردنەکە دەوان بەرزانە جاسوس ئەم بەرزانە جاسوسیە بەردەوام بێت جاسوسیەکە بەرزانەڵی لە وەستە ئەوە چی لێ هاو بەرزان کورە جاسوسەکەشی زۆر خۆشە ها چۆن ئەیگەڕێتەوە وەڵی مناڵێک ئەو کاگەر پێی وابێ من کافرم من مرتدم یا مشریکە بێ باشە منیش پێم وایە یەکەم ئەو جاهیلە چونکە جاهیل نەبێ واناڵێ ئەو تافیهە ئەو سەخیفە ئەو سەفیهیشە ئەو نەخوێنەواریشە باشە ئەم پێنج خەمس نجومی پێ بەخشم اینجا پێی بڵێ آخر ناپیە نانەچی باشە ماکوان لە زیندانە تو ئەگەر ڕاستەکەیت هەر عرفی ئیسلامەتیت هەیە هەلەمەکە تایەتە دەرۆ ئەو تەگە پیاوی لە بەردەمی خۆیان وا بڵێ یا هەرگەر عرفی عەشایریت هەیە خەڵکی عەشایر و خەڵکی پیاو لە بەردەمی هیچ کەسێکە قسەیەک ناکە کە خۆی لەوێنە بێت چونکە دایرە شتێکی ترسنۆکانە و جەبانانە هەیوانیە ئەوە لە هینێکە لە ئەڵێ ڕێوی کێشایەت ئەڵێ کلکرد ماکوان بە شەڕەگەڕەک تێگەشتووە وا ئەزانێ لەسەر کڕینی بەرزان ڕەمەزان لە مایانەکەی سلێمانیە بووەتە شەڕمان لەسەر 150,000 من قسەی پێ ئەڵێم ئەو پارەی لێ وەرەگرم و وای لێ ئەەکەم ئەویش گرتویانە لەسەر شەڕەکە باشە کورە بابای من باسی دینەکەین دین خۆ من شەڕم نەکردووە لەگەڵ تاو نهاتوومەتە سەر ماڵ و قسەم پێ نەوت وتمە کاکە گیان ئەمە کوفرەکانی ماکوان کەریمە ئەمە دینە دین بابە ئەمە تۆ لە مایانەکە سلێمانیانی لە مایانەکەی ئەو لێرانی کاکە چەند جار بڵێم معاملەی بەرزان ڕەمەزان ناکەی ئەمە دینە تۆ مادەم هاتووی ئەم هەموو خەڵکەت چاواشە کردووە هاتووی ئەڵێن کاکە ئەمە کوفرەکانی بەرزان ڕەمەزانە لەسەر ئەمە کافرە ئەمە شەڕ نییە برا بۆ خاتی خوا تێبگەن ئەمجا تۆ بە منەڵی ناپیا و بەرزان وەڵی هەر ئەوە ناڵێم ئەڵڵا بتکاتە قوربانی دینەکەم ئەگینا بەڕستەیەک جواب مەدایتەوە بۆ حەوت پشتت ئەبووە دەرز بۆ جارێکی تر بە کەسێکی تر نەڵی ناپیا من پیاوم هەموو پیاوێکی شنێرە باشە بەس وەڵی خوا بکات بە قوربانی دینەکەم ئەگینا جوابێکی وا مەدایتەوە خەرگە لە جوابەکە ئەڵێم بەڵام بەرحەڵ ئەوە خوا بکات بە قوربانی دینەکەم باشە جوابی ئەوت نادەمەوە من جوابی ئەوت نادەمەوە ئەمجا ئەڵێ من لە زیندان موبای بێمە دەرەوە من شەڕی لەگەڵا ناکەم چی بێمە دەرەوە خۆ من ناتوم شەڕ بۆ گوز و شەڕە گۆڕان و کوفرەکانم ئاشکرا کردووی کاکە ئەمە کوفرەکانی ماکوان کەریم جا یعنی کوفرەکانم ئاشکرا کردووی تا ماوەی تۆبە بکە کاکە شایەتمان بێنەوە تۆبە بکە یعنی خۆ ئەمە دنیا ڕووخاوە خۆ من چنیەوەم پێ نەداوی کاکە وتومە کاکە ماکوان کەریم دینێکی پەمەیی هەیە ئەمە کوفرەکانێتی و دامناوە تۆ لەوە زیاتر ئێ تۆ ئاوا جنێوە دەیت و سوکاتیەکەی
بەڕاستی من ئاستی خۆم دانابەزێنم ئاستی تۆ من الحەمدولله لەسەر ئیسلام پەروەردە بووم و باوکم لەسەر دین پەروەردەی کردووم کە بەڕاستی شانازی ئەوش بۆی دینەکەەوە شانازیە وەکو باوکی تۆ نییە لە ناو یەکێتیا کوژرابێ تۆشی لەسەر یەکێتی پەروەردە کردبێت تۆشە لە ناو یەکێتیابی وەڵاهی برامە زۆری فەرق تۆ باوکت پێشمەرگە یەکێتی بوو و لە ناو یەکێتیا کوژراوە کە تۆ پێڵێ شەید من باوکم چەندەها جار بەدەستی یەکێتی تەعزیب دراوە وەڵاهی تەعزیب دراوە لەسەر ڕیش وتوانە ئەبێ ئەو ڕیشە بتاشی باوکیشم سوێنی خواردووە ئەگەر لە ملم بن ملم کورد کەمە ڕیشم کورد ناکەمەوە چەندە تەعزیب دراوە لە هەڵەبجە لە سەیسایق لە شارە زۆر هاخلانە سەرمان خۆم نامین بیرە چەند جار هاتن باوکمیان بردووە ئەو سەگانە یەکێتی بەڵام الحەمدولله فەزلی ئەڵڵاه تەعالایە من ئەو باوکت پەروەردەی کردو من بە عەمەلی پەروەردەی کردوم لەسەر دینەکە بەڵام تۆ بە عەمەلی پەروەردەی کردووی لەسەر کوفر لەسەر یەکێتی بوون ماکوان باش ئەوە جیاوازەکەیە لەبەرەوە من قەت شخصیاتی خۆم ئاستی خۆم دانابەزێنم هەنێ قسەی ناشرینەیە پێت بڵێمەوە بەڵێ با بڕێنە جێگایەکی ترە جاری ڕابردوو هات بەدەرەوە هەر بینم نووسیبووی ماکوان پەمەیە وتم بە ذاتی خوا ناوێکی پەمەیی زۆر جوانە ئەگەر وەختی خۆشی شەباعەتی نەدەرەوە فراکسیۆنشتمان هەن ڕێیەکی پەمەیی بکەین بین یەکەم باشە زۆر ئاسانەمەش پێ بڵێم ڕەنگواوی هەر ڕەنگی خۆی ڕەنگی گۆچێ پەمەیی کەم ڕەنگێکی جوانە ڕقیان لێیە لەبەرەوەی جوانە لەبەرەوەی ئافرەت ژگەوان ئافرەت بەکەم سەیرەکەن باشە ئەو شەی کە لە سەردەمی ماکوانە ئەو شەی پیساییە من هەر بەکاری نایەنم و ئامۆژگاری ماکوانی شەکەم ئەو شەیە بەهەر لە ناو دەمیا بمێنێتەوە چکە بۆنی پیسە بەجددی زۆر بۆنی پیسە ینی وشەیەکە بۆنی پیسە بەهەر لە ناو دەمیا بێ باشترە ئەگەر لە ناو دەمیا بێ بەس خۆی بۆنیەکە بەس ئەگەر کە دەریدایە دەرەوە خەڵکی تر ئیزعاجەکە خەڵکی تر بێزارەکە باشە ئێمە ڕخنە لە شێواز ناگرین ئەوە شێوازی منە و شێوازی تۆش من هیچ ڕخنێکی لێ ناگرم کە من ئەڵم پەمەیی مەبەستمەوەی دینەکەت پەمەیە ماکوە دینەکەت پەمەیە باسی خۆت ناکەم خۆش دەزانی مەبەستم ئەوەیە ڕخنە لە مەخلوقی ئەڵڵا ناگرین ئەڵڵا خەڵقی کردو هەر مرۆڤێکی دروست کردو بەس ئەڵڵا دروستی کردووە تاوانە تۆ ڕخنە بگری بڵێ ئەوە لوتی وایە ئەو وایە ناپە ناگرین بە ئەڵڵا تەعالە بەڵام هێشتا تۆ ئەوەنە کەسێکی بێئەدەبی و دەمپیسی ئاوا ئەو شەیە لە ناو دەمتایە ئامۆژگاری دەکەم جارێکی تر ئەو شەیە دەرمەکە دەرەوە بەڵام پێشینان وتویانە ئەگەر تیکە لە دەم کەوتە خوار بۆ کۆش باشە بەڵام ئەگەر جارێکی تر ئەو پیسایە لە دەمت کەوتە خوار بیکەرە کۆشی بەرزان ڕەمەزان چکە بەرزان قسەت بۆ هێنێ و برا دەرتەوە باشە بەس ئامۆژگاری دەکەم دووبارەی مەکەرەوە ئایبە هەر گوێگرتن لەوە بەجددی شخصیات داوابەزێنێ تۆ باسی ڕسمەکەی ئەڵێ دەموچای من وەکو ئەوە وایە وڵای ئەوە دەموچای منەوە بەبێ فلتەر و ئەوە با بچینە سەر دەموچای خۆت من ڕخنە ناگرم برا بەخوا ڕخنە ناگرم بەڵام ئەو واکە ئەڵێ دەموچای ئەوە وایە با بڕێنە سەر با یەک دوو ڕسمی دەموچای خۆتام شاندەم کە تازە دایناوە باشە ئەمە دەموچای ماکوانە من ڕخنەی لێ ناگرم ئەڵڵا دروستی کردووە ئەمە ڕسمی ماکوان کەریم فەرموو ئەمە ڕسمی تازەی ماکوان کەریمە لەسەر ئەو بەردەپان بووە تۆ بۆ شێوازە با ڕسمێکی تیشتان بۆ دانێم هەر تازە نازانم ئەگەر ڕسمی تازەی تر هەبێ ئەمەش ڕسمێکی ترێتی ئەمەش ڕسمێکی ترێتی باشە ئەو دەموچاوێتی ئەگەر ببینن بەڵام من هیچ کۆمنتێک نادەم لەسەری ئەڵڵا وا دروستی کردو هیچ کۆمنتێک نادەم بەڵام ئامۆژگاری دەکەم دیسان سێ بار ئامۆژگاری دەکەم ماکوان کەریم ئەو شەی کە لە دەمتایە ئەو پیسایە مەیخەرە بەهەر لە دەمتا بمێنێتەوە مەیخەر ناو کۆمەڵگەڵ باشە بەرحەڵ یاڵا تەمان لێرەشە باسی ئەوەیەکە باسی ئەوەیەکە ئاڵێ ئەگەر هاتینە دەرەوە پلاندانێ فراکسیۆن دروستکە وەکو سۆران سامری سۆران عومەری کۆمەڵ پلان داناوە فراکسیۆنی پەرلەمان دروستکە ئەم خەڵکی بۆ بەڕاستی ئەو خەڵکە ئەوامەی بۆ بێتە کۆیلە ئەی چۆن عەتفی ئەو خەڵکە بجوڵێنێ بە ناوی شەڕی مولحید و بەرگریکردن لە ئیسلام و عەتفی ئەو خەڵکە مشریکە ئەجوڵێنێ تەبەن ئەوەی کە شوێنی ئەمەکەی خەڵک مشریک نییە ئەگەر مسلمان بێ مسلمانە باسی مشریکەکانەکەم ئێتر خۆیەکە بە ئەندام پەرلەمان و فراکسیۆنی پەمەی فراکسیۆنی خەسرە و پەمەی فراکسیۆنی ماکوان پەمەی تەبەن تەواو نازناوی پەمەی سەپێنرا بەسەر ماکوانە دەروێشەکان تەواو لە هەر شوێنێ بینیتان ماکوان پەمەی یا خەسرە و پەمەی یا پینکی ئەگەر پینکی بە ئینگلیزی بوو جوانترە باشە ئیتر پلانی ئەوەی هەیە ئیتر ئەڵڵا ڕەحمکە هاکە دەرەوە و ڕەنگی پەمەی خستە هینەکەی هەمنەر دەسەسڕی لوتسڕینەکەشم پەمەیە یعنی ئیتر ڕەنگی پەمەیتان چکە ئەم دینی پەمەیە دینێکی ئەمریکیە ئەم دینەی کە ماکوان هێنایەتی دینی عەبنان ئیبراهیم و ئەمریکەکانە سنوور بۆ ئیسلام نایەڵن ئەو ئیسلامە گەورە سنوورەکانی ئەشکێنن کە ئیسلام سنووریشی نەما تەواو دوژمن بۆ ئەوەی هێرشکات لەسەر قەڵایە لە پێشا لە دیوارەکانیەدا لە پێشا پەرژینەکەی ئەڕوخێنێ هەموو شتێک پەرژینی هەیە هەموو شتێک سنووری هەیە ئەمانەش هاتوون لە پەرژینەکە ئەدەن باشە بۆی سنوور نەمێنێ واتە سنوور نەبێنێ لە بینی کوفر و ئیمانە کە سنوور نەمایەتر ئێمە خەریکی چی کە هەمووی مسلمان بوو خەریکی چی زۆر خەتەرە لێدان لە سنوور ئەمە دوژمنان دەمێکە خەریکی ئەمن حتا ئێستا لە کوردستانە تەکفیرکردن تاوانباری یعنی ئەچێتە قاڵبی تیرۆرە و کاگە کابرا کوفرەکە تۆ بڵێ کافری تۆ بە تیرۆرە سەرمانەکەی ئێ با بە کوفری کردو هەر بە دەمەڵێن کاگە کافرە نا
تكفير نما باب التكفير باش قالين دينا كمان بالتكفير دس بيها باش سلكيه لا اله يعني شي لا اله وهذا هيش خوايك نيه تكفير يرشي خواي ساختيك الا الله لا معبود بالحق الا الله باب الله تعالى خويا فمن يكفر بالطاغوت ويؤمن بالله فقد استمسك بالعروة الوثقى ابي كفر كي بطاغوت وايمان بيني بالله تعالى باب الله تعالى فرمي قل يا ايها الكافرون بيان بلي هي كافر كان ايكا تو ولا ابراء لسرچي دا مزريني حتى كبرا كفري نكيت وكافري نكيت طبعا كبراي كافر ايش بدليل وبلقوها مشتي كتب كفرك واضح الى درچوك هيش ديكي هلنا قرد ايتو حتى كافري نكيت شون ولا ابراء لسر دا مزريني تكفير حكم الشرعيه بويا امانه ايا نبي لسنوري الدين بن ما كان بدستي انقذ بيا بدستي انقذنا لسنوري الدين ده هر کسی که لسنور كان الدين باب غلطي بك كافره بابا تو دزنوش سنوري هي دزنوش بقرا برو توالد دزنوش بطاله بيته بخو بطاله بيته ببوري بطاله بيته دست بري عفتي كبيره او خلافي لسر بطاله بيته دزنوش اتواني بيبه دزنوش نوش بي اي باش اسلامش بطاله بيته كاكا اما تشيك كتابك زانانه احكام الرديت يا نبي احكام الرده وهذا مرتد بنوا كابرا مسلمان ومرتد بيته كشي ان لا ام جهم يا خبيثانه بس تو لناخوا بالرواد وابه كتو ايمان داري وبدا مش بقى من المسلمان متر حد شي بقي اسايه ليره ما كان كلمته كاتب نواقض دينك اسيدي نواقض اسلام كي نبي بيغمبري خو باسي كردوا حاشا بيغمبري خو باسي نكردوا صحابه باسي كردوا حاشا صحابه باسي نكردوا تابعين باسي كردوا حاشا تابعين باسي نكردوا طبعا دروش كيف باسي كردوا امام احمد باسي كردوا حاشا امام احمد باسي نكردوا يعني ابو مثلا بيجي شو نواقض اسلام محمد بن عبد الوهاب هاني حتشي بيا وكشتن ودواعش وحتشي تجي بدرسنا لسلسات كون نواقض اسلام درسنا كسر ما يزوري شغلته راسته استدلالي كردوا بايه استدلال طالما لموضوع اخواني هنا بو لبلو يما اقام العلماء كان مانيه مثلا لاشاعري فلسطين لاشاعري سوريا لاشاعري العراق لاشاعري باكستان شلون ردي انا باشا كاكا اما ام بروجي ام دينيك ايشي لسلكان دينيك امريكي باميه وايانوي لسنوركان الدين بان كتول السنوري دين دا طوابت السنوري نامن همي تيكلبي اتريم بوتشياتوين زور خطر ام بابته والراس ناكا مسألة الردة تسيرك امام عمر كوري خطاب لفتح مكة دابو يكي لمسلمان كان ناميكي ناك بو قومكي خوي يكسر زاني اما جاسوس بونو كافر بونويه اما اهل بدر بو ام صحابه يكسر ودي اي بيغمبري خوا صلى الله عليه وسلم رقم بململي طبعا اي زاني امام عمر كسيك جاسوسي بكا بس المسلمان وبو كفر كافر بيته مرتد بيته بيغمبري خوا فرمي ليقر او اهلي بدر ام جا شو اسق الله ينامك باشا او صحابه اماري كوري ياسر بو كاتيك قلت يعني لجو تعذيبات جنيوي دابا بيغمبري خوا صلى الله عليه وسلم كهاتو الزاني كافر بوتو صحابه يكسر زانيان كافر بوتو او بزور بنا راح يتشو خدمتي بيغمبري خوا صلى الله عليه وسلم بيغمبري خوا فرمي جاري قلت يعني وجنيو بيبدر وجه كتو لجر زغت ابو تو دلت ايماني تاعي كوات جنيودان برسول الله جنيودان بالله تعالى جنيودان بايات القران جاسوسي كردن بس المسلمانان و شكل قرتن بو چکدارانی طاغوت استهزاء کردن به هر پیروزیکی اما و بروانبون بروانبون بآياته بروانبون بفرموده رخنا قلت له هر كارك الله تعالى و بولمنا نيوجنا كردن بولمنا نيوجنا كردن نواقص دينا الذين درتك كتو نيوجنا كي تاريخ الصلاه كافر بي امانه هر همي سنور كتو داخلي دين ابي كتو داخلي ام ايمانه ابي كتو ايمان قول نيت قول عمله هیچ كان ببي هیچ تي كان ناتواني بلا ايمان ناتواني داني كان لدركتو بلام اما اكوان كريمه لسنوري دين دا اي بس نور نمنه كسنوري يشنما او كاتا دوجمن بارزي خوي الاسلام كادا بارزي خوي شباب الله وكاتا وطواب توحيد نامنه بو زور خطر ام باور ام فكري امانه حد زور خطر اما باميه والله ما بشين بردام بالله انك الوايا جا كان ماكوان ماكوان قالوا التكفير شكل دوي سشي اكل بيتو ياد ايوه كان ماكوان اصلا هل زول جاهل هذا بابوني ما مستكري كار خلق ناسيتي بس ما مستكري كار دري ولا شي ناوي ترى ولا نشي ذاك المراسي دربار جنال الله يبارك وجا باشا وشي من صارم درا بس لو ما مصيف قديش دوانزا اي باشا خو تساني هذه باشا برد شوينك خوي بجاري بيش مشتك خوي يقول هذا شي غير ما مصابات بياوي قبي وفاء بياوتي ما مصاكي لبرشاوه نبي بخبرنا نجيبه حتى ما يشهرنا نجيبه كزغماني ثانيه ما مصاكي كان دسي خيلي زوري بس والله برا عزيزه كما قال ما مصاكي كان نوع جزمنينا والله يام قصير راسته اما اشتكى كزغماني ثاني وبخا خوش مع كلام برزاني شتوك بس برزان تعال شتوك لعبه شي فيني بقدر اجلس لا ازهر ولا ام درمان ولا ام قراب من فندا جامعي برزان عبرونيه كابتشي والجامعي
الخريج لمصر جناب تزاني يبدون بخوا بقدر ويسفادم ليك بياو بمالتي عنية بس والله رجال بياو خلافي مني نود ليكو مني دركردو ليكو مني نازم الدين داني كابيو يعني على كلين يعني ابي قصي من هو في الله ما قلت زيك تولتي بياوتي ونجابتي تيا بلينا قلت كاد ما توان هربوزان يارد طبعا باشا على درو دلسي ولا كم مني دركردوه ده باش من ئێستا نامەی دەرکردن و دەرکردنی ماکوان کەریمتان بۆ یێرم لەلایەن ماوەساکرێکارەوە طبعا بە سەوتی شێ و ئەمە نامەکەیەکە پیشاندادەم ئەمە دەستخوازی ماوەساکرێکارە کە لە زیندانەوە دەری کرد ماکوان و بەجددی زۆر گەڕان بە دوای ئەو نامانەی ئەو شتانەی کە کاک خالیج ڕەنجدەری برای ماوەساکرێکار بڵاوی کردەوە لەسەر ماکوان و بەڕاستی دەستم نەکەوت هەتا ئێستا دەستم نەکەوت و بۆیە پیشانتان نادەم بەڵام ئەو کێشەی کە کاک خالید هەیبوو لەگەڵ ماکوان کەریمە لەسەر کۆمەڵی شتی تایبەتی ئەمەیە بە بەڵگەوە قسە بکەم کوان نامەکە لێرە پیشانەیە ئەگە لێرە پیشانەدا لێرە پیشانتاندا نا لێرە پیشانی ناداوەڵە مادەم لەناو ئەم بالێت را پیشان نازان بۆ هین نەبووە وەڵی خۆسەی ویژم کرد بەخۆ کێشە نابێ سەیریکەن ئەمە ئەو نامەیە کە مامۆستاکرێکار ماکوان و کاکاوات و ماکوان کەریمی دەرکرد لەسەر ئەم بابەتە ئەوەتە بیخوێننەوە بەشی کۆتایی بخوێنەوە حەزەکەی ئەمە سێەم داوام لە هەموو ڕەوتەوانانە هیچ جۆرە پەیوەندیەکی بە ڕەوتەوانیان بە کاک ماکوان و کاک ئاواتەوە نەمێنێت سەلام عەلەیکوم طبعا لێرە مامۆستاکرێکار هەنێشتی بۆ ڕوون بۆتەوە لە سژناکە ماکوان بە تەمایکی بووە لێرە ڕایگرتووە بەڵام ئیتر لە دوای ئەم نامەیەوە ماکوان پەیوەندی نەما لەگەڵ مامۆستاکرێکەکە بەو شێوازە مامۆستا لە زیندان نابوو ئیتر ماکوان دوای ئەم نامەیە من خۆم وڵی بە چای خۆم طبعا نەمکرد سکرین شۆ دیکەم بە چای خۆم ماکوان کەریم یەک نووسینی دوور و درێژی دانابوو هەر زۆر بێم نەتانە قسەیەکرێ من هەر مامۆسام نەبووە کە ئێستا ئاوا لێرە درۆکە ئەڵێ نا مامۆستاکرێکار مامۆسام بووە نە وەڵڵاهی زۆر سپڵە بۆ بەرامبەر بە مامۆستاکرێکە ئەڵڵا ئاگادارە من شایەتی دەم بە چای خۆم بیناوە قورئانە خۆم لەسەر ئەو بابەتە بە چاوی خۆم و ئەوانەیشی کە ئەو کاتە فەیسبووکیان نەبوو ماکوانیان لا فرێند بوو ئەو نامەیان بیناوە بەڵام بەداخەوە فەیسبووک ئەسرێتەوە و نامێنێت و ئەوە لێرە ڕاست ناکە باشە و ئەمە ئەو نامەیە کە باسیەکەم کە مامۆستاکرێکە و زۆر شتی تر هەیە کە کاک خالید لەسەر ماکوان بڵاوی کردوێتەوە باسی زۆر شتی ترەکە باسی فلاش و بەزم و ڕزمەکە بەجددی تا ئێستا دەستم نەکەوتووە ئەگەر هەر کەسێک لایەتی بۆم بنێرێ سپاسیەکەم بۆی لە کاتێکی ترا باسی بکەم بۆی کە لە مامۆستاکرێکار ماکوانی دەرکردووە یا وەستاندوێتی لە کار و چالاکی ئاگادار بم بڵێ دەرکردن لێرە وەکو دەرکردنی 100% نا لێرە لە خاڵی کۆتایی ئاڵێ داواکانم کە هیچ پەیوەندێکیان نەمێنێ و لێرەش ئەیان وەستێنێ هەتاوەکو کتێبی هین بکەن ئیمتیحانی چەند کتێبێ بکەن ئەگەر یەکەم و دومی بخوێننەوە ئینسان خۆش ئینسافی هەبێ ینی من لەسەر ئەم نامە قسەم کردووە کە ئەم نامە بە سەوتی مامۆستاکرێکار هەیە بەرحەڵ با بەردەوام بێزانین بەرزانڵێ چی ڕەحمە لەسەر مامۆستاکرێکاری شێری وت ئەمە فتوای خراپی داوە بەڵام سەبری لەسەر لەگمەتە مامۆستاکرێکار لە زیندان دێتە دەرێ ئەو کاتە دەرێ پەشیمان نەبوو لە ڕێیەکەی خۆی هەڵوێستم دەبی تۆزێ احترامی مامۆستاکرد بوو بەڵام لەسەر جەناب نەوەستایە پێ بڵێ چوار پێ تۆ جارێ فەرقی بینی نێوانی ئەحکامی فتوا فرق بکە لە نێوانی ئەحکام و فتوایە وەختە قسە بکە هەر کاتی زانی فرق بکە لە نێوانی ئەحکام و فتوایە وەختە توانین پێی بڵێن کاک وەڵاوە دەوێت پێشی بڵێ چۆن خەڵک نازان مامۆستا دەڵێ ئەمن علمم نییە ڕاستە من علمم نییە بەڵام بە فیراست دەزانم چێ کافرە چێ مسلمانە والله محەممەد مادی جو قسەیە ناکەوانی خۆیان بە محەممەد مادی ئەزانی خۆیان بە ینی شیعەکانیش قسەی وا ناکەن هەر ئەو شیعانێکی کە هەر زۆر متەطەرریفن قەناعەتیان بە هین هەیە بە مەچی پێ وانەی کە خۆیان بە معسووم ئەزانن بڵێ ئەو قسەیە ناکەن چونکە ئینسان دایما تووشی هەڵا بێ ئەم فیراستە لەکوێ هێنا عاقل بۆ ئەولیای ئەو جا خۆشەکەی ئەوەیە کاک ماکوان طبعا لێرە دیسان ماکوان ئەڵێ کورە بیکەرە پێت خۆ قسێکی بازاری واکە طبعا دیارە لە ماڵە من بە مناڵی هەر بەوە قسەیان لەگەڵا کردووە ماکوانە پێڵا و کورە ماکوان بێم ئەتکەمە پێم و بۆیە ئەم قسانەی هەڵگرتووە ئێستا دووبارەیە کاتەوە لە مەسلەی مناقەشەی علمی و دیبێتی علمی وەڵامی علمی ئەو قسانە نییە کورە بیکەتە بێت و بیکەرە پێت وها ئەوە نیشانەی دۆڕانە هەر کەسی ئەو قسانە بکان نیشانەی دۆڕانە تەواو کە هیچی پێنیێتە کورە دەوازی لێ بێنە بیکەرە پێ و کورە دەتخوا با چەوتە چەوت نەکە ئێوە نیشانەی دۆڕانە ئەوە نیشانەی ڕاگردنە ئەوە نیشانەی ئیفلاس بوونە گینا کەسی عالەم کەسێک تێگەیشتوو بێ هەر کەسی بە شەخصەت ئەو قسانە ناکە یانی چیتە من شەتوانم 2000 جنێو پێ بم جنێو چییە سوکاتی چیە وەردە بیکەرە پێ و بەس ئەمە کێشەکە لە پەروەردەکەی هەیە
دیارە لە کۆمیتە یەکێتی ئەوانە هەر ماکوان ئەو کەمە پێم ماکوان پێڵاو هەر بەوە ڕایان هێناوە یخۆ لەسەر ئیسلام گۆشیان نەکردووە بۆی ئێستش ناتوانێت هەر خو یەک ئینسان گرتی بەشیری بۆی تەرک ناگرێت زمانی پیری بزانم کارا چەند جاهیلە تێمەکەون کاکە بۆ خاتی خۆ عاتفە بەکارمێنن تخوا ئەوە ئەدەبە باشە توخوا ئەو ئەخلاقە لا حول ولا قوة إلا بالله باش ئەمجا دیسان دووبارە یەکاتەوە بەرزانە سوکەڵێ وەڵا لەسەر فیترەت و بەسیرەت خەڵک کافرەکە و تەمان درۆگە بوختانە هەر کەسێک ئەوە بکە جاهیلە بە ئیسلام هەر کەسێک ئەوشتە ئینسان کافرەکەی لەسەر کوفرێکی ئاشکرا واضح کەوا بە قەول یا بە عەمەل کرد بێتی بەڵام تر ماکوانیش لەو بیعقڵترە کە بڕا بە فاسقەیەکە کە شوێنی ئاەت ناکەوێ بەڵێ هەموو ئەشعری تەکفیر کردووە لەلایەکی تر خۆی مەسەلەی فیراست و ئەوانە زیاتر لە تەسەوف و لای ئەشعریتا باوەتەوە ئەمە ئەکەی خەڵکی پێ تەکفیرەکەی هەر نازانی خۆشی نازان لە سێ سەری دەرکردێ وەرە تۆ لە ڕووی جەنابەت چوار هەر ناوەکەی دیارە یاخی هەر پێ بڵێن یاخی وەکو حشتر و بارگیری یاخی بۆتەوە دیسان ها سوکایەتی و جنێوەدان دوو لاڕ و جەنابەت و چوار پێ و حشتر و یاخ باشە میش ڕڵێم ماکوان پەمەی خەسرە و پەمەی باشە لێگەرە لەوە زیاتر هین ناکەین هەر پێ بڵێ خەسرە و پەمەی کاروان ڕۆژێکیەوە دیار بوو لەسەر مۆزەی غەسە و پارەکۆکردنەوەی تەلەفۆنی بۆ کردبوو یعنی تۆرە لەو موقفە ناسکەی ئەوەندە بێشعوری نا خۆی تەلەفۆنی بە حاج کاروانی کردبوو ئیترناو قسان دەیگوت تۆ مشریکی و تۆ کافری و کار حاج کاروانی زۆر بە مؤدەبی جوابیدا وەڵڵا وشکی کرد بەس تێنە دەگەیشتی ئاڕاز دەکەی وەختی تەلەفۆن کرد بتی لات و عوزام دەسڕیەوە چۆن دروستەکە ئەمە چیم جوابدایەوە وتم خۆ هەر بتپەرستن ئەوە نییە ئەی تاغوت پەرستیش هەماشتە ماکوان حاجی کاروان خۆی نەسی ئاەت بە درۆ خاتەوە كاف الله تعالى فرمى لقد كفر الذين قالوا إن الله هو مسيح ابن مريم ولمن قد بنصرانيش بمسيحش نعلم كافر فنعلم بالله تعالى حاجي كاروان عندهم برلماني حزبك ديمقراطي برست لا حول ولا قوة إلا بالله والله بتر برزان إشي هو بختانك چاواشە کاریە گەشتەکان بۆ خۆی ناگەێنێ ئێمە خۆم ڤیدیۆکە خۆم بڵاوم کردو ئەو ڤیدیۆ تەلەفۆنەکە خۆم بڵاوم کردو بەس هاتووە ئەی قرتێنێ ترش و خوێیەکە خۆی تەویلەکە خۆی تەویلەکەش بە درۆ ئای تەویل بۆ قسەکانەکە ئەوە تااقەتم نێ بچم بەسەر پەیوەندەکەش ڤیدیۆکە زۆر درێژە بێتەوە بەرحەڵ با بەردەوام بێ ئەم بەرزان بەردەوام بێ لە جاسوسی درۆکردن و مسلمان نەبوو چێ مسلمان ئەی جاهل بەس تێ نەدەگەیشە و هەردێ و ناخە تۆ مشریکم حەدی شێ بە پێڵاوەکانی بە تاکی پێڵاوی حاجی کاروانی ئەم ماکوانە هەر بە پێڵاو تێگرتن و ماکوان ئەو کەمە پێم و ماکوانە پێڵاو و ناو کەفی جزم و هەر بەوانە پەروەردە بووە لە ماڵە بۆیە ئەم پێڵاوە دایم لەسەر دەمێتی یعنی لێی مەگرن بەجددی لێی مەگرن ئای ماکوان ئای بە سوکایەتی کورە وە داوەشی وە تەمەنێک خۆی ڕۆڵە ئەوە تۆ شەرم ناکەی ئەوە تۆ خەڵک گوێت لێگرێ بەحساب بەڵام تر چی لێک کاکە ئەبێ وەڵا ماکوان وەڵا بەخوا فێری ئەدەب تەکەم ئاساییە وەڵا فێری ئەدەب تەکەم ئەگەر بەجددی ئەم قسانە عیبە ئەم قسانە ئەمانە دلیلی علمی نین ئەمانە بەڵگەی علمی نین بە بەڵگە جواب بەرەوە بەڕێزەوە جواب بەرەوە بەڵام خۆت بێڕێزی خۆت پەروەردەکەت بە بێڕێزی پەروەردەکراوی دەبەن بڵێ بێڕێزی 100% نا شتی باش شتێ برا ینی ئینسان تاکرێت تۆ زەڵبی سفریکا بڵێ وەڵا هیچ ئەدەبت نییە یا نا ئەدەبت هەیە بەڵام بەڕاستی ئەم جۆرە قسانە ئینسانی بە ئەدەب و بەڕێز نایکە ئەڵڵای دەیات با ماکوان کاروانەوەی کە کردی بەرامبەر بە غەزە سەری ئێمەش و کوردیشی بەرز کرد بەخوای گەورە پاداشی خێری بە پیاوێکی دەستپاک و نەجیب خواناسە و لە حیزبێکی سیاسیە ئیش ئەکا و حیزبەکە معروف و پیاوی پیاوانە و خەڵکی خۆناس يعني دكتور عبد اللطيف بینیم تەلەفۆنی کردبوو بە حسابی خۆی پێڕا دەبوار دەیوت ئەمن داوای لێبوردن دەکەم کە ئەنەماوە هەست پێ داوای لێبوردن لە ڕابردووی خۆی بکە بەرامبەری بەڵام لاخیرەکان وەکو بڵێ پێڕابواردنە وەڵامن داوای لێبوردن لە خوای دەکەم کە تۆم باش ڕسوان نەکردێ وستی مێرکە باران بکەم يعني نییە سبحان الله ئەم دکتور عبد اللطيف بڵێ کاتی خۆی لە مزگەوتێکە ئەوەی هەبوو کاردانەوەیەکی بوو بەرامبەر دکتور عبد اللطيفی کار بە بەریتانیا والله من نازانمەوە بەڵام چا باشە ئەخە پێ بڵێ نانەجیب تو ئەگەر ئەوەندە ئازایی باشە ئەمە بەرزانە سوک کشتەکە بەهین باسەکە دێ وەڵی هەر ئەو بەرزانە سوکە بوو تەلەفۆنی بۆ کردم تەکلیفی لێ کردم بۆ ئەوەی بچم بەرنمەیەکی لەگەڵا ساز بکەم بۆی خۆی ئەکتیف بێ باش ئەو بەرزانە سوکە ئەو بەرزانە بوختان چیە باشە ئەوەش بەرنمەکەش تەکلیفەکەشم قبول کرد ئەوەش بەرنمەکەیە سەیریکە ئەوە بەرنمەکەیە ئەمە بەرزانە سوکە ئەو کاتە خۆی هەن دەستخۆشی لێ کردین و ئەوە خەتر ئەویست بەناوی منەوە خۆی بەناو بانکە بەناوی منەوە خۆی گەورە کەوتم با دڵی نەشکێنم باش ئەمە بەرزانە السلام عليكم ورحمة الله وبركاته خۆشەویستان بەڕێزان خۆی گەورە ئەم جارەش بە هێوەی خۆشەویست شاد بووینەوە دیداری ئەم جارمان لەگەڵ ئەم دوو بەڕێزەیە کە ڕوبەڕووی
دكتور عبد اللطيف بنوا لا بريطانيا بله دتخوان نامري برزان بتوان انها وكاريمان بكن باشا اما ديدارك طبعا بو اوي حياينا جيسا ام فيديو سري وتوا برزان هنا اخي خويا لا يوتيوب اخي خويا بوي ابر بس ابروي ما برزان سوق بو طواو حد شيء بكا يخمو بدروا ام سوكا او الرجال تكليف لي كرت ما يورا برنامج ولا قال اساس كم لا سر اوي عبد اللطيف باشا كل هر چن سال لمو بج ام برزان سوكا دي سان تكليف لي كرت برنامج اساس كان لا سر شي لا سر اوتا يك دقه باب شانتاندا يك دقه بوي بزان ام كبرا چن سوكا اما بينن اما كي عليكم ورحمة الله وبركاته. برزان بيانية شماء يوارك سعاد نو بكادي كردستان بدارك دكنا دل برز كاد بلا الحماء ناسرا وبياخي درباري قرآن ستاندنا بريطانيا لم دي دارمان دا تنبر سيكي جرين اما زفي دكي ساور واضح باشا اما برزان السوق اوا خوي تكليفي ليه كردم يعني بهوي منو خوي بناو بانكا كتشي اسا شون اوا خوي اها والله لازم شو بناسيكم يعني السوكيتي ام برزانه بجدي ابي سوق ناسي درسي سوق ناسي لسه برزان بخير بوي من على كان مان وكو برزان پروردن ابي برزان بكري بنمونه باشا بلان برحه ما بردام بي او برزان بس لبرزان ناك ما برزان بيهن برزان هذا السوق هو وانا شرو بري والحيد وبيدين اخوانا ناس كان بيتو وانا شنوين بخوب يا غنبل باشا خو قد يما شهد بكافر زانك ويما هلولين في غنبري صلى الله عليه وسلم خوي متعال جل وعلا سبحانه وتعالى علماء رحمة إخوان أخي بغينا نجي باش خو من الناية قلتو منكم والله من بزوتنا ومن هيش كسيك من لقى مصعب اللطيفة أما مصعب اللطيفة الرزمة يا أخي خو بيعيكي نجيب عالمي كدرس عليه خو قوشتي زاناين طالة باش تو بعالمي نازاني أخي شون الله يركوتي يا باشا من شانازي ما كردو ويك بيواني ربشتون يركان قردو مليون ربجي يستر شانازي بيوان يا بلا تو شون بكسيك بسم الله الرحمن الرحيم إن حمد لله نحمده اخر الاخوانات اخر باش خلي يقريبو قري خلي بير رابيري باشا طبعا برايان يكسر عطف جلانزن بوناتي دجاتي ملحده كانتقي باشا ده والله ما كان اوي من بعملي لقال او ملحده بيسا من بعمليكم نايم بيان هالمسر شاشه وبس عاشو ببلاو كانوا او ني من بعجاري لنا بريطانيا ملحدني وكلايو نابرن اوي بعملي لقال اوانا كردوم هر لو مريا هلا بجاي خيرك كان جار شكاتي لي كردوم باش حتى بوليس جات السرم هل لو هلمت قرانا كافره هر لو كومالي هاتي ومشي تيرو بنازانم بيستون دري واوانا بيشواي سايلو اواني لك لي باقي بيشواي سايلو كبجداري كرد زوريني زوريانم دوزي وراديون بيكردن باشا واسج ترسك بلاو بوتو لنا او هاتي ومشاني بريطانيا ملحد ناوي السردركه باشا طبعا هو فضل الله تعالى باخون باسي نكم اواني كفريندم بدي فيسبوك مزياتر بكارينا اشتكاني انا بيني وحزقي بلقاني جداني بس والله نامي يعني بجدي نامي فيديو كزورين بي نامي فيديو كزور دريش بيتوا شكون فيديو ليوتيوب داني كاكك يعني يقدق سيغم اما تليجرام كونا كما اما يادغار نسرينا اما باوكو اما دانيك انا بو نمونه اما همو ابانا اما او بك تقيل قرانك يا كرت لك لي بقي بشاي سايلو امش دانيك تريان بو امش الراديو ما تيقدر باينه قال لي انا دا بابي لو قبل انا بوتو لو تليجرام يا اخي هيا باشا او يادغار نسرين اما سيچوالك ما دوزيو او هالو دانيك تريتيا بو كوا امش دانيك تريان من وكسي كبشتر بأين بوم نامي فيديو قدرش بيتوا هر كسي بيسي اواني بو نير اما حموي لسر اواني اما جاري اواني اوروبا اواني كاو بينا ايبر من بعمليه مكرد باشا يعني كارك ويلي او مريوان او مريوان هلا بجي هات بريارم دا او بيجي مريوان الركار يا سعيدش بيا اخي انجام بدم بولا مود هرشول هر كسي كرد طبعا براسي بوليس وباز مرزم كشان بو دروس كردم والله الحمد لله الله باراستمي اما مشكاتي مريوان دايناو باشا اما هالمد قرانا سوكا كواني تشيتر كوا والله اشتي زرت يا برحل لو هروكم انا نمونه كيسا او كردو ليغري بابر دوام من با فيديو غزور دريش يكر بجدي فيديو حزم ناقر او ندريش كيش والله متر بيست او بلغانه ان شاء الله كوتاي بيني بنزيتين كات كوتشيليها بالي خلي بلان هركس شو ناو بداي بقيو هل بيبنو ستفر القواوي باشا ديسان لسدمي هذا بيرم راس يعني شلون بلي هات توزي خوي قشمر كردي على تيك توك وانا مهم خلق لاخوي كوكاتو يترجاري يقسيقو هل اوي تقولوا ان او هنا كي شلون الله آلو دا او فيومي انا بو والله قولي مالك خيري لا هي سني هرواكو مثلا زور زناي جناب الدبات ويتر
خۆ کەسی نێشتەوە کاک ماکوان یعنی ئەمە ماکوان ئەی سەنێتەوە ئەڵێ ڕێوی کێشات ئەڵێ کلکم ئەم درۆکە ئەو بۆیە سەنێتەوە باشە ئەم جاکە ها کورە ئیمالیکە خێڕیوە کورە ئیمالیکە خێرە یعنی دۆڕانە ینی ئەو قسانە ینی تەواو ناتوانانی بەڵگە علمی بێنی ناتوانانی حاشا لەو کوفرانە بکەی ناتوانانی ینی کورە ئیمالیکە خێڕیوە ئەمە من ئەمە بەرزانە سوکیش بۆ سەنی وڵی هیچنی ئەمە هیچنی ئاوا نیو ساعتە قسە لەسەر منەکەن و هەمووتانم بەگیرێناوە جاوەرە هیچ بم باشە ئەوە دیسان ئەو شەی پیسایی لەسەر دەم بوو ماکوان ئامۆژگاریم کرد ئەو ویشە پیسە لەسەر دەمت لابە ئەیبە بۆنی پیسە با لە ناو دەم تا بێمە خەدەرەوە بەڵام دیارە ئامۆژگاری خۆ ناکە ئەمە دوجار ئامۆژگاریەکەم باشە ئەمە بەرزانە فیتنە ئەتیچ نێودان و سوکایەتی بەڵێ ئەوە کلمونە باسێ دەکەم مامۆستا راز بوو گەوتی خۆی مامۆستاکرەکان گەوری وڵڵاهی ڕاستەکە هەر قسەی رازەوە قورئان مشاناتیشی پێوە مەلە ڕاز دەکەیت جا مەبەستمە بە وەکو نمونەیەکی نامەوە وتت چێوچنیازە کۆمەڵ کەسێک لەو ئاستی پیابوونە یعنی ئەوە نمونەیە بۆ یاخێ باسی کرد یعنی ئەوە وردە وردە سیان دەرکردوە چی سوکی وا چیە وەڵای کردووە ها بێئەدەبە دیسان ئیمالیکە بیکە پێ چووکە ماکوان لە ماڵەکەیە بە ماکوانە پێڵاو و تاکە پێڵاو ئەو کەمە پێم و ناو کەفی کێڵاو و قەیتانی قۆنەرە و ماکوان بەمشانە ڕاهاتووە لە کۆمیتە یەکێتی و لەقەکانیانە بە مەڵبەندەکانیانە ماکوانیان بەمە بان کردووە خەسرەوە قۆنەرە بۆ نمونە خەسرەوە پێڵاو بۆیە ئەم قسانەیەەکە بۆیە ئاوا بێئەدەبە بێئەدەب من قسەم پێ نەوتووی وتمە کافری بم بەڵگانەوەرە بە عیلم جواب بەرەوە سوکایەتی هەم کەس توانێت سوکایەتی بکە وەڵا لێرەشە دەرەکەوێ ئایا من سوکم یا تۆ سوکی ماکوان کامان سوکی ئەوە زمانەکەی تۆ بێئەدەب بەرحەڵ ها ئیمالیک ئەمە لەو کاتەوە قسە ئیمالیک بەڵێ لەخوای بەزاوی خۆشم و دێک ڕسوام کرد برامڕۆ بەرزان ڕەمەزان بۆرە بەرزان ڕەمەزان بە مناڵێ بەرزان لە ڕسوام کرد لا حول ولا قوة إلا بالله کابرا چەند بێ ئابڕۆم بەرزانە گورە برا سوکێتی گورە بەرزان بابە وەڵا آخر براژ خێزانی بەڕێز و تاوانی چییە تۆ بەڕێزنی خێزانت بەڕێزە ئەڵێم تاوانی چیە تۆ مێردیتی کاگە بالای خزم و کە سوکارە ڕووی بێ بڵێ ئاو بەرزانە سوکە مێردنبە گورە بەرزان مناڵەکان و تاوانیان چیە تۆ باوکیانی کاکە گورە دەکاکە بۆ خاتی خوا هەر بەزەیەک و بە مناڵانە بێتەوە بەزەیەک و بە کە سوکارا بێتەوە برا دلەوە سوکتر مە بە ڕەحمەت و لێبێ ڕەحمەت لە تۆ ناگەم بەڵا ڕەحمەتی چی ئەڵڵا هیدایەت و با بەڵام ئینسان خۆشە شخصیاتی هەبێ کەسایەتی هەبێ ئینسان کە درۆی کرد هەموو شتێکە تو خوا بەرزان ئەوەی من پێم کردی ئەوەی کە سوک و سەلیمم کردی کردمی بە کەفی سەر ئاو لە ژیان تا کەسێکی تر وای لێ کردی تۆ بەس درۆتە کرد و بوختانتە کرد من بەڵگەکان مهێنایەوە باشە بەرزان ئەوەی ئەم چوار پێشمانە من پێم کردی لە هەموو ژیان تاغاو پێ نهاتووە بە جۆرێ سوک بووی ئیتر ئاوا دەستەکەی بە پشتێنی ماکوان و فڵانە مەلابەس بوو ئەوەی تۆزێ شخصیاتی خۆت بێنیتەوە بەڵام شخصیاتت ڕۆی تازە گوزەشت نایەتەوە بەڵامی تر من بەزەین بە مناڵ و کە سوکارەکەت هایەتەوە کاکە هەنێ هاوڕێت هەبووە پێشتر با ڕویان بێ بڵە ڕۆژە لە ڕۆژان هاوڕێی بەرزان بووی ورە بەرزانە سوک کاکە بۆ خاتی خۆ ئەنی سوکێتیش بەو دەرەجەیە ئەو هەمگە درۆ تۆ لە ئەڵا ناترسی ئەو هەمگە بوختانە تۆ بە مناڵی تۆ منت سوکر بەرزان یا من کردمی بە کەفی سەر ئاو لا حول ولا قوة إلا بالله كابرا رسول الله فرمى صلى الله عليه وسلم إذا لم تستحي فاصنع ما شئت أجر حياة نبوت شيء كيبيك برزان قال هل أو فرموديو بس رأينا كم تو حياة نية تو هذا شيء كيبيك برزان تو بخشاوي برزان شر يوم طاولة قلت تو بخشاوي تو أولني براستي رقم مشتني هاي حتى رقمي بيلايشني دبروا لي قري بله شكايتي بخير وصدقة وما مستقري باك خير وصدقة مشروع خيري وأنا دزن وبارع مدني تنازم يعني مقاشي ملحد ألمانيا كان مقاشي ملحد ألمانيا شيء بقول دائما مستقري دي ساقونا ليلة سدمه كورا أما كوانا بقونا رو بهين پرورده بوه تقول أنا جيب أخي باش بغي ما مصاكوشي نيتي نازم ما مصاكا ما مصا كاميرا كريمة ده فرمو ما مصا كاميرا كريمة ما مصا منه دعاء خيري بوكم نا نجيب ما مصاكا تو أدنان إبراهيم نا نجيب كافر مرتد جهمي خبيث ها تو ئەوەنە جەهمی و خەبیسی مەلا بەختیارت پێ مسلمانە مەلا بەختیار بۆ قاتی خوا باشە هەر کەسێ وەلا ئەو دۆستایەتی کافران بک بۆ منە ئەو مەریوانەی کە تۆڵی ملحید ئێ باشە حیزبەکەی تۆ ئەی پارێزن خۆیان لە جەلال تاڵەبانی منی پاراستووە مەلا بەختیار پاراستوێتی مەحموود سەنگاوی پاراستوێتی باشە ئێ تۆ لەم لە ئاڵی شەڕی ملحید دەگەم لەولا حیزبەکەی تۆ یەکێتەکەی تۆ ملحیدەکانە پارێزی ئەو حیزبەی کە باوکی تۆ کوژرا لە پێناویە ئەم دوو ڕوویە یعنی تۆ زانی مەلا بەختیار ئەزانی مەلا بەختیار چی سوکاتێکە کابەدین کەچی مەڵێ مەلا بەختیاریش مسلمانە بۆ لەبەرەوەی تەلەفۆنی بۆ کردووە هەلو گیانی من تەلەفۆنەکەی لە بینی مەلا بەختیار و ماکوانە بۆچی وەڵا بزانە باوکم جاشنی نا باوکو جاش نەبووە ماکوان باوکو جاش نەبووە باوکو یەکێتی بووە عەبدولکەریم پێنجوێنی یەکێتی بووە جاش نەبووە ێ بەڵام کافر بووە جاش بێت و یەکێتی بێر کافر بووە تەلەفۆنەکە بۆ مەلا ئەمە لەبەرەوەی تەلەفۆنی کردو مەلا بەختیار جوابی داتوتێتی نا باوکو جاش نەبووە ئیتر هەڵێ مەلا بەختیاریش مسلمانە تۆ سەیری ئەم دینە
ئەمجا نییە ئەڵێ هەر کەسێک خۆی بڵێ من کافرم بەس ئەتوانی ئەوە کافرەکە لە کاتێکا سەر و دەنەوەی کوفرمانەیە يعني ئەمە نازانێ ئەمە ئەبێت تێگەێنین بۆ خاتی خوا وەڵڵا ئەمە بێت دانیشێ فەقەیەک فێری تەوحیدیکە بەس متەکەبیرە ماکوان خۆی پێ متەکەبیرە چۆن شەیتان کیبری کرد و کافر بووە ئەمش خۆی پێ متەکەبیرە يعني کەسێک هەر زۆر جاهیل و ئەحمەقە بەجددی ئەوە جاهیلە بەڵام خەڵکی ئەوام ئەخەڵەتێن خەڵکی عاتیفەی خەڵکی ئەوام ئەجۆڵێنێ خۆش و مامۆساکەش بابێن بڵێ ئەگەر پیاوی تۆزێ پەلەمەکە تا ئێمە دەر چۆن سوکوڕ سوادە نانەجیبی کافرۆ کەناوەشێن لەو حەقا بەڵامەوەستا سبحان الله کۆمەڵە گەنجێکی هەرزەکار بێعلم ئەوە نمونەیەک و یاخەمینا ئەوها یعنی ئێستا فێربوونە ناوێری بکۆخی تەکفیری دەکەن هەمی لەو ئاستان کاک ماکوان دەمەوێت پێ بڵێم یعنی دەمەوێت پێ بڵێم ئەو لەو ئاستەینە ئەم ئینسانی مەسەلەن ئاست نزم هیچ دەبار نەبوو اینجا هەر بکۆخی تەکفیرت دەکەن یعنی حیزبی ئیسلامیەکانیان هەموو تەکفیر هەر بکۆخی تەکفیر دەکەن بەرزان درۆزن برارۆ بەرزان سوبحانڵا چەند درۆزن و سووکی بەرزان کورە بەرزان بۆ خاتی خوا بەرزان وەڵاهی کاکە گیان لا حول ولا قوة إلا بالله ئەڵێ هەر بکۆخی تەکفیر دەکەن تۆ سەری ئەو درۆ هیچنی ئاسایە ماسا بەرزانی خۆمانە بەڵێ ئەفەرمێ ئینسان لەگەڵ عالمە ئەبێ بە ئەژنەوە دابنیشێ لەگەڵ پیاوی خواناس و دیندارە ئەبێ بە ئەژنەوە دابنیشێ دەست بخاتە ناو بینی ڕانەکانیەوە بە ئەدەب و بە حورمەت و لەگەڵیان دابنیشێ جایکم کەسێکە لەسەر علمی ڕۆژ نووسیبێتی ئیمامی غەزالی ڕەحمەتی خوای لێ بێت جارە بەرەو پارسەنگی ئینسانەکە ئەگەر ئینسان چووکە دین ئەگەر ئینسان بخوێنێتەوە تایە ڕۆشتی نەبوو لا ڕێ دەرەچێ ئیمامی غەزالی ئەو لاسەنگیە پارسەنگ دەکات کێ باسی ڕەوشتەکە ماکوان باسی ڕەوشتەکە ئەوەش ڕەوشت و دەمی خۆی باشە محترم و بەئەدەبێ کوڕەڵی کاکە بۆ خۆ دەخەیتە ئاستی ئەوانەوە کوڕەوانەکەی بەشەر ئەخۆی مشکلەکە لەوەیە ئەمانە بەشەرنی ئەمانە نانەجیبن ئەمانە یاخین و ڕشت و باگیر یاخی بوو ئەگەر بێت و بە زمانی خۆیان قسەیان لەگەڵ کاک بەرزان زۆر خەتە جا ئەمە دڵیان گرەتا و کە ئێمەدە بە زمانی خۆیان قسەیان لەگەڵ جا وەختە پێڵە ماوەرە آخر هیچ نەزان بزان چۆن ئەتوانی ئەم بەچ فتوایەک بەچ ئیمانێک بەچ مامۆسایەک ئەدی قبول لەمایەک بێنەوە جا وەختەکە ئەی کە فتوای شێنێتەوە جیاوازی لەبینی فتوای ئەحکامانات ئەی کە خۆشتیەکە ئەی کە خۆشتیەکە ببرە نەبوو باسی خەڵک چی هەیە چی نەشی والله ئەوە نەم کوفردا ناوە کە هی ئەوە نەبێت تاویلی بۆ بکەی هی ئەوە نەبێت عزری بۆ بێنیتەوە لە ڤیدیۆ یەکەمە کوفرەکانیم داناوە دیسان هینەکەدام پیشانە دەمەوە کوا دیسان یوتیوبەکەم تامشاندەوە لە ڤیدیۆ یەکەمە کە باسی ماکوانەکەم و باسی کوفرەکانی یەکەم و بەجددی کابراایکی بێڕەوشتە ماکوان دەمی زۆر پیس ئەوە قسەها خۆی قسەکە کەچی وەک وایە دز باسی دەستپاک بکە تۆ خۆت بێڕەوشتی تۆ خۆت دەمپیسی تۆ خۆت بێئەدەبی کەچی هاتووی بە منەڵێ برات وە سەیری ئەم دووڕوویە بانێکە و دوو هەوایە کوا ویستم شتێکتان پیشاندەم کوا وڵای ویستم شتێکتان پیشاندەم نازانم چی بوو بەرحاڵ ئەوەی کە باسی عەدنان ئیبراهیم کردە ها برادەری عەدنان ئیبراهیم وازە ڤیدیۆ بێنەوە عەدنان ئیبراهیم مامۆسای هینە مامۆسای ئەم ماکوانەیە ئەم ماکوان پەمەیە ماکوان پەمەی زۆربەی ئەوانەی کە ڕەتی قورئانیش داتەوە لەوە وەریەگرێ عەدنان ئیبراهیم کابرایەکی خەبیسە هەموو شتێکە بەس مسلمان نەبێ یعنی ئەوەی کە تۆ بیری بۆ ئەچیت و بیر و بۆ ناچێت ئەوەی بەس مسلمان نەبێ زۆر خەبیسە عەدنان ئیبراهیم ئێستا پرسیاری لێ یەکە فەرموو پرسیاری عەدنان ئیبراهیم لێ حتى بغي كاري تيزانا وعالم وسيلك وبتوانا وقسزان حتى هموش تيجي شاكي تاعي بلا مسائلي عقائديه هنق رخنا اللي هي وكو مسائلي قصه كده برامبر با مسائلي ميدل وني حالا وبتابتي لباسي صحابي براسي في غنبري عليه الصلاه والسلام خليت ياكل دوا او شاني اللي ور مقرن يعني لباسي معاوي كريم سفيان لا هني باس خواستا هيك توزي يعني اشيتنا وموضوع كانوا غلوه كاين باقي كاري عالم وفلسفي قولي الاسلامي وخوي قولي محفوظي والله بلا مزور فوجي وزور كاري بهمك وبتوانا باشا كافر بكافر شهادتي ده ولكن يا شيخ والله مثل كسي غلط والله عدنان ابراهيم نبي بس كاك حاجه محمود امام جلال جلاله والله عدنان ابراهيم بلا برزك شيء اسمه كاك حاجه محمود كمان باشا كاكا بس لا يوتيوب بنوسن عدنان ابراهيم كي رابورت تاني بكورتي هموش تلقى بس مسلمان نبي ملحدك كافرك بناوي دينوا خلقي قمراك ويا امانه دينك بميان هي اما كوانا وأزانه أو جاهل وأحمقة أبي كسك بدمي خوي بلا كافر أم جا كافر أبي أجر وانا لي كافر نية وأزانه بس يجنوا الكفر أيش تو تكذيب كي لك كس وانا لي كي وعلي كي بدمي خوي لي كافر الشيطان بدمي خوي لي كافر أو بيوريك ما كوان أما كوان بمية كافرة داينا وكس كافر نابي هیچ کەسێک يعني نبڵێ کەس نابێ ئینصاف نیە بەڵام چەند نەخۆش بۆ منە مەریوان هەڵبجەی خۆی ئەرە مەریوانیش بەدەمی خۆی گوێتان لێ بۆ بەدەمی خۆی بڵێ کافر ئەڵێ هین ناوی چییە
ئەم ماکوان ئەڵێ هیچ کەسێک کافر ناکەم ئیلا ئەبێ بەدەمی خۆی بڵێ کافر. مەرگەمان پێ مسلمانە، ئاسایشمان پێ مسلمانە، هەموو ئەوانی کە لە سلکە مۆزەفی وەزارەتی ناوخۆیە، مۆزەفی مەتارە، مۆزەفی جەوازاتە، مۆزەفی نفوسە، مۆزەفی هەر دائیرە و دەوائیرێکی تری شارەوانیە، هەموویمان پێ مسلمانە ئیلا ئەو کەسەی خۆی بڵێ من کافرم. ئەمە عەقیدە و بیر و باوەڕی منە، حتا مەلا بەختیار يعني مەلا بەختیار خۆی وتی کەس پێم نەڵێ کافرە، ئەوە من سونیشم و بڕوایشم بە ئیسلامێ و بڕوایشم بە پێ باشیت من چی بکەم؟ باشە کاکە ئەو عەقیدەکەیەتی کۆتایی ڤیدیۆکە بەینێنم کۆتایی ڤیدیۆکە ماکوان فێرەکەم ماکوان فێری جۆرەکانی کوفرەکەم بە کورتی ئیتر بۆی ئەم ڤیدیۆیە ڕیکۆردەکە داخەمەوە ئەو لێدانەوە ئەوەی تەکفیری خەڵک خاقەنازێکی بۆ دروست ناکری تو سيري او بعقل احمقات شن جايله ليقر والله جوابي وانا ادمو ليقر والله طبعا كفر باتش دليل يك جايتر يوتيوب كي خمتان بو دانم كفرغاني ما كان كريم دانا وبهين اما سيدي كان كاك اما يوتيوب كي خوما بنوسن اگه كسك ويستي دواي او بقري برو سر بلاي ستور لا بلاي ستور نسراو بشي ماكوان بامي اتشت خواروا او ماكوان باميه اتر اليرا بام شێوازە ئەو ڤیددیوان کە زۆر زۆر گرنگە ئەم ڤیددیۆ درێژەیانە کو ماکوان پەمەیی ئەمەیە کو ئەو ڤیددیۆی کە دامناوە ئەم ڤیددیۆها پەمەیەکەیان ئەوەیە ئەم 18 دقە کوفرەکانی تیا کوفری تریشی زۆر تایە کۆتایی ڤیددیۆکە بە جۆرەکانی کوفرەیە نەمزان مەتوانن بخەمە سەر شاشەیەک دەقەت خۆ ئەگەر باش تەواو سەیکەم برایان بە ئەمەش لابم تەکزیب وڵایی جوان لێرەشی خوێنمەکێشە نابێ تەبان برایان سەریکەن بە کوردی ئەمە کۆتایی ڤیدیۆکە بەمەهێنم جۆرەکانی کوفر لە ئیسلامە چەندەها جۆر کوفرمانەیە ئەوەی کە ماکوانە ئەڵێ وەڵاگە کەسێک ئیلا بێ بەدەمی خۆی بڵێ کافر ئەوە هەر ئەسڵەن شەیتانیش بەدەمی خۆی ناڵێ کافر لەبەرەوە خۆی کافرە خۆی جاهمیە و هیچی لە بابەتی تەوحید و عەقیدە هیچ لە ماکوان وەرناگیرێ ئەوە بەجددی ئەڵڵا هیدایەتی بە الله هیدایەتی با بەشق مسلمان بێ بەڵام بە شێوازێکی گشتی ئێمە کۆمەڵێن نەوعی کوفرمانەیە کوفر جۆری هەیە وتمان ئیمان چییە؟ ئیمان بریتە لە نێت لە قەول لە عەمەل واتە سێگۆشەیەکە یێنی ئەم سێگۆشەی لە ناوەڕاستی ئانووسی ئیمان لە سەرێکیان ئەنووسی نیەت لە سەرێکیان ئەنووسی قەول واتە قسە لە سەرێکیان ئەنووسی عەمەل هەر کوفرێک تۆ بە قەول و بە عەمەل بکرێ واضح بێت تۆ پێی کافرەبی باشە جۆری یەکەمی کوفر بریتە لە کوفری چی بریتە لە کوفری تەکزیب کوفری تەکزیب چییە؟ بکەگیان جۆری یەکەمی کوفر کە ئێوە ئەیبینن بەس من نایبینن بەو شێوازە بریتە لە کوفری تەکزیب کوفری تەکزیب ئەوەیە تو کاکەگیان بۆ نمونە ئاەتێک بە درۆ خەیتەوە بۆ نمونە یەکێ بۆ نمونەڵی فریشتە نییە بۆ نمونە ئەڵێ من بڕوان بەخوایە بەڵام بڕوان بە پێغەمبەری خوانیە صلی الله علیه وسلم ئەڵێ بڕوان بە فریشتە نییە یا بڕوات بە هەنێ ئاەتێ بڕوات بە هەنێ ئاەت نییە بڕوات بە فەرمودەی صحیح نییە بڕوات بە قورئانێ بەڵام بڕوات بە فەرمودە نییە ئەمانە هەمووی پی کافرە بیتەوە الله تعالی فەرمێ لە سورەی بەقەرە ئاەتی 85 ئەفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض ئایا ئێوە بڕواهن بە هەندێ لە کتابەکە و بڕواش نانن بە هەندێکی تر ئەمە بریتە لە کوفری بەدرۆخستنەوە با زۆر درێژی نەکەمەوە کوفری دووەم بریتە لە کوفری ئیبا و ئیستیکبار واتە کوفری خۆ بە گەورە زانین وەکو واتە تۆ خۆت بە گەورە ئەزانی وەکو ئێستا ئەم ماکوانە کوفرەکەی پێ ئەڵێ کوفری کردو خۆی بە گەورە ئەزانێ وەکو بەلعامی کوری باورە وەکو شەیتان کە چۆن کوفری کرد ئەم جۆرە کوفرش بریتە لەوەی خۆت بە گەورە ئەزانی ئەڵێ کاکە یعنی الله تعالی ئەمری کرد بە شەیتان سوجدا بەرەوتی نایبە فەرمووی الله تعالی بۆ نایبەی بۆچی شەیتان وتی وڵا تۆ منت لە ئاگر دروست کردووە و ئادەمیش لە قوڕ ئاگر من بەرەخترم واتە خۆی بەنرختر بوو خۆی پێ گەورەتر بوو کەواتە کوفری دووەم بریتە لە کوفری خۆ بە گەورە زانین لوودبەرزی بەرامبەر بە گوێڕاڵیت لوودبەرزی بەرامبەر بە تەسلیمبوونت بە الله تعالی بە هەر شێوازێک تۆ لوودبەرزبی بەرامبەر بە هەر فەرمودەیەکی صحیح یا بەرامبەر بە هەر ئاەتێکی قورئانی پیرۆست یا بەرامبەر بە هەر دقێک لوودبەرزیت و ڕەتی کەیتەوە یا سوکایەتی پێ بکەی یا بە هەر جۆرێ ئەوە تۆ کافری الله تعالی لە سورەی بەقەرە ئاەتی 34 فەرمێ ئیلا ئیبلیس ئەبا وەستەکبەر ئەڵێ غەیری ئیبلیس الله تعالی کە ئیبلیس کیبری کرد و خۆی بە گەورە زانی و بەڕاستی ئیبلیس لە کافرانە تەواو کافر بوو کوفری سێم بریتە لە کوفری زەن و شک واتە گومان کە تۆ گومانت لە شتێکە بێ بۆ گومانت لە قیامەتە بێ گومانت لە قورئانە بێ گومانت لە ڕەسوڵ الله بێ گومانت لە فریشتە بێ گومانت لە هەر شتێکە بێت تۆ پێی کافرە بیتەوە ئەمە ناکرێ بڵێ وەڵام من بڕوان بینە گومانت هەیە گومان مادەم تۆ گومانت پێی هەیە ئەوە تۆ پێی کافرە بێتەوە کە لە سورەتی کافە ئاەتی 36 بۆ 37 الله تعالی فەرمێ وما أظن الساعة قائمة أكفرت بالذي خلقك
باسی دوو هاوڕێیەکە کە یەکێکیان دەوڵەمەند بوو وەڵی ئەگەر قیامەت هەبێ ئەگەر ڕۆژی قیامەت هەبێ من لە قیامەتە باشتر لە من باشتر دەسەکەوێ یەکسەر هاوڕێی کافری کرد تەکفیری کرد یەکسەر فەرمووی هاوڕەکەی تۆ گومان دروستەکەی يعني بڕات بە قیامەت نییە واتە گومان لە هەر شتێک بڵێ وڵا ئەگەر قیامەتێ ئەگەر دۆزەخی ئەگەر بەهشت هەبێ یەکسەر پێی کافرە بیتەوە ئەگەر ئەڵڵا هەبێ مەعاذەڵڵا ئەمانە هەمووی کوفرن کوفری چوارەمیان بریتیە لە کوفری ئیعراس الله تعالى فەرمێ والذین كفروا ئەمما ئەنذروا معرضون ئەوانەی کەوا کافر بوون پشتیان هەڵکرد لەوەی کە بۆیان نێراوە واتە تۆ بە دوای دینەکان ناچی ناتەوێ فێربی باشە ئامادەی ڕۆژێ 12 ساعت ئیشکی بۆ کرێکاری و بۆ ئەم لاولە ئامادەنی فێربی ئێوە مشتیکانە و کوفریانێ باشە پشت هەڵەکەی لە دین پشت هەڵەکەی لە فێربوون ئەمە بریتە لە کوفری ئیعراز کە پێی کافرە بیتەوە کوفری پێنجەم بریتە لە کوفری نیفاق منافقەکان ئەوانە کافرن ئەوە دلیلەکەیە لەسەری توکات ڤیدیۆکە زۆر درێژ بووە کوفری شەشەمیش بریتە لە کوفری جوحود واتە ئینکاری کردن کوفری حوتەمیش کوفری ئیستیزا واتە گاڵتەکردن و ئیستیزاکردن کە ئەویش دلیلی لەسەرە کوفری هەشتەمیش بریتە لە کوفری پاڵپشتی کافران ومن يتولهم منكم فإنه منهم کوفری زۆر هەیە نەوەکانی طبعا نەوەکانی کوفر هەر بنووسن لە گۆگڵا زۆر هێنێ بەڵام ئەمە وەکو بەرشاڕوونیەک ئەمە لێرە ئەم ڤیدیۆی کۆتایی پێێنم لەسەر ماکوان کەریم تر ئەگەر شایستەی دایەتە الله تعالی هیدایەتی با ئەگەر شایستەی دایەتیش نەبێ الله لە کۆڵی مسلمانی کاتەوە. السلام عليكم ورحمة الله وبركاته.